تەواوی بسەرانی بینێرانی کەناڵ ئەسمانی پێیانش بێ بەڵێ ئێستا کە پەیدا دەبینین ئەو کەسانی کە پشتگیری لیستی 104 دەکەن هاتنەتەم هۆڵە بۆەوەی پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن بەڵێ من هەر لێرە ئەو کەسانی پێشوازی لەو کەسان دەکەن کە دێم بۆەوەی پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن من دەستمە ژوورەوە لە ژوورەوە ئەو کەسانە ئامادە بوون لە ئێستاکە وابڕیارە نیو کاژمێری تر کەرنەڤاڵەکە دەست پێ بکاتن بۆ پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن من ئێستا کە دەستمە ژوورەوە و ئەو کەسانە وەردەگرم کە هاتوونەتە ئەم کەرنەڤاڵە بۆی پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن ئێستا ئەو کەسانی کە پێشوازی لە میوانەکان دەکەن لێرەدا بەڕێزراوەستان و پێشوازێکی گەرم لە میوان دەکەن کە هاتوونەتە ئەم کەرنەڤاڵە بۆی پشتگیری خۆیان لە لیستی 104 دەربڕن من هەوڵدەم بچمە ژوورەوە بۆەوەی ئەو کەسانە وەربگرم کە هاتوونەتە ئێرە و پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن بەڵێ وا بڕیارە نیو کاژمێری تر کەرنەڤاڵەکە دەست پێ بکاتن سەرەتاش بە ناساندنی کاندیدانی بازنەی هەولێر دەبێت بۆ ئەوەی لێرەوە لە نزیکەوە کاندیدانی بازنەی هەولێر بناسونەروەها بەرنامە و پلانەکانی لیستی 104 لێرەدا بەتەواوی دەخرێتە ڕوو من ئێستا کە هەوڵ دەدەم بچمە لای چەند هاوڵاتیەک بەڵێ سڵای خۆی گەورەتان لێبێ ئێوە چۆن هاتوونەتەم کەرنەڤاڵە وڵا پێشەشی بەخێر بێن هیوادارم هەموو جەماوەری کوردستان زۆربەی دەنگ بە 104 بدەن دەنگ بە 104 بدەن لەبەرەوەی 104 کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی دیار بووە لە بەرەی گەلدا بووە لەگەر مەزلوماندا بووە زۆربەی خەڵکی کوردستانیش مەزلومن بۆیە حەق وایە خەڵکی مەزلوم دەنگ بەو لیستە بدەن کەوا مەزلومن وەکو لێرە بەشداری لەو کەرنەڤاڵدا تۆ پشتگیری خۆت بۆ لیستی 104 دەبڕی هۆکاری ئەوەش تەنها پشتگیری مەزلومان بووە لیستی کۆمەڵە ڕابردوودا هەڵوێستەکان هەڵوێستی مەردانە بووە بەتاکید لەگەر مەزلوماندا بووە ئەوە یەک دوایش شتێشکەش دەگوترێ کەوا لیستی تازە هەیە کۆمەڵی ئیسلامی تاقیکرایتەوە پێشتر تاقیکرایتەوە و هەڵوێستی دیار بووە ئەو لیستە تازانەی کە ئێستا دەرێن پەیدا بووە ئەوانەش تاقیکراینەوە لە شوێنی تر تاقیکراینەوە کۆمپانیایان هەبووە لەوێ سەرکەوتوو نەبووینە کەچی ناکرێت دەنگ بدێتە کەسێکی لە کۆمپانیایەک سەرکەوتوو نەبووە ئێستا بچی دەنگی بدەیت شتی دەسەڵاتی بدەیت بەڵێ ئەوان ئەو کەسانیدا بەشدارن تەنها داواکاریان ئەوەیە کە ئەوان ئەو لیستانێک کە پێشتر تاقیکراونەتەوە تاقی نەکرێنەوە لەبەرەوەی بەرنامەکانیان دیار بووە کە ناتوانێت حکومڕانێکی سەرکەوتوانە بکەن من هەوڵدەم هاوڵاتی زیاتر وەربگرم بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانێک کە بەشدار لێرەدا کەسانی تریش دەبینرێن ئافرەت و مناڵانیش بەشدارن من دەستمەوێن دەرێ بۆ ئەوەی هاوڵاتیانی تر وەربگرم لەسەر ئەوەی کە پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەرەبڕن سەرەتاش وابڕیارە لێرەدا بە چەند ئایەتێکی قورئانی پیرۆز دەست پێ بکرێت و دواتریش بەرنامە پلانی کۆمەڵی ئیسلامی لێرەدا دەخرێتە ڕوو من دەستمە لای ئەو ئافرەتانەی کە لێرەدا بەشدارن بەڵێ سڵاوتان لێ بێت و ئێوە ئاماژە بۆ بدەن بۆچی بۆچی پشتگیریەوە بەتەکید پشتگیری خۆمان بۆ لیستی 104 ڕادەگەین چونکە شتێکی سەرکەوتووە من هەوڵدەم کەسانی تر وەربگرم داخل تۆ زۆر باشە من لەولاوە کەسانی تر هاتوونە تێرە بەڵێ ئێوە وەکو کچینی گەنج لێرەدا بەشدارن پشتگیری خۆتان بۆ چ لیستێک تاتاکە لایەنێکە لایەنێکی ئیسلامیە لایەنێکی نەفەرێکی شتێدا خستنی لیستی 104 ئێوە پشتگیری لیستی 104 بەڵێ بە دنیاییەوە پشتگیری دەکەین چونکە بەدوای مافی خەڵکدا دەگەڕێەوە لە خزمەت مافی خەڵکدایەوە لەگەڵ دینی خۆی گەورەدایە هەمیشە لەگەڵدایەوە حەق دەست پێێنێ و دژ زوڵمیتن بەڵێ لێستا داوا دیارە هۆڵەکە بە تەواتی بڕ بووە تا ئێستاش نیو کاژمێر ماوە بۆ دەستپێکردنەی ئەم کەرنەڤاڵە بەڵام هۆڵەکە بە تەواتی بڕ بووە و کەسیش بەردەوام لە دەرەوە دێنە ژوورێ وا دیارە ئەگەر جێژ نەبێ لە دەرەوە مەساعەیەکی زۆرەیە بۆ ئەوەی خەڵکان لەوێن دەر کۆ ببنەوە هەر لەوێن دەر گوێ لە بەرنامە و پلانەکانی کۆمەڵی ئیسلامی و لیستی 104 بگرن من هەوڵدەم کەسانی تر وەربگرم سڵاوت لێبێ تۆ بۆچی لەم کەرنەڤاڵدا بەشداری بە خودای ئێمە وەکو لانگرانی کۆمەڵی ئیسلامی
ئەردەم لە خزمەت کۆمەڵی ئیسلامی دانا لەم کەرنەڤاڵدا بەشداری پشتگیری لیست 4 دەکەی بۆچی بۆی هەڵوێستی لە ڕابردوودا هەڵوێستی مەردانەیە بۆ یاخۆی بەڵێ بێگومان هەلوێستی زۆر جوان کاندیدەکانی بەسەربەرزی دێنەوە خزمەت ئەندامەکانی لیستی 104 تاکە لیستە کە دەتوانێت ئامانجەکانی خەڵک بەکاربێنێ. زۆر سپاس. بەڵێ دەبینین هەوڵەکە بە تەواتی پڕ بووە بەڵام خەڵکیش هەر دەبینرێت لە هاتنیان بۆ ئەوەی پشتگیری خۆیان لە لیستی 104 و لیستی کۆمەڵی ئیسلامی دەرببڕێنێردا کەسانی تر هەن ئێستا کەس دێنە ژوورەوە بۆ ئەوەی بەشدار بن لەم کەرنەڤاڵە و لەم ئاهەنگەی ئەمڕۆدا. نیو کاتژمێری تر کەرنەڤاڵەکە بە تەواتی دەست پێ دەکە بۆ ئەوەی هەر لێرەدا ئەو کەسانی لێرەدا بەشدارن پشتگیری خۆیان بۆ لیستی 104 و هەروە کاندیدانی بازنەی هەولێر دەربڕن کە 5 کاندید بەشدارن لە بازنەی هەولێر. ئەوەی دەبینرێ خەڵک تا ئێستا هەر دێنە ژوورەوە بۆ ئەوەی پشتگیری خۆیان بۆ لیستە دەربڕن. من هەوڵ دەم لێرەدا ئەو کەسانێکە سەرەتا دێنە ژوورێ کەس وەرگرم سڵاوتان لێبێ گەربێت و تۆ لەم سڵاوت لێبێت تۆ بۆچی لەم کەرنەڤاڵدا بەشداری ئێستا؟ والله لۆی ینی هەموو خەڵک ئەوەی توانای هەبی بەشداری ئەو کەرنەڤاڵەیەکە لە بەرەوەی کۆمەڵی ئیسلامی تاکە هێزە لە کوردستان یعنی لە عەدالەت لە ڕاستی لە هەموو شتێک لە ماوەی ڕابردوودا دەبینین هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی تەواو دیار بوو پاشگەز نەبووی تۆ لە هیچ پاشگەز نەبووی تۆ کو لەسەر پێی خۆ یەکەم جار هاتە سەر ساعە بە مەردی هاتە سەر ساعە و ئێستاش ئاخر قسە و ئەوەڵ قسەی و کۆتا قسەشی هەر کەلیمەی حەقە ئینشاءالله. تۆ بە بەشداربوون لەم کەرنەڤاڵدا چی دەردەبڕێ؟ والله خۆشحاڵێکی وا یعنی بەقەد ئەو دنیای خۆشحاڵم لە منوابی ئەو دنیای هەموو ینی حەق خۆیتی هەموو خەڵکەک یعنی شانازی پێوە بکە. ئەمن زۆر دڵخۆشم بەڕاستی. سپاس دەکەم. بەڵێ تاوەکو ئێستا بەڵێ تاوەکو ئێستا هاوڵاتیان هەردێنە ژوورەوە بۆی بەشدار بن لە کەرنەڤاڵی لیستی 104 و ناساندنی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لێرەدا واز بڕیارە کاتژمێر 4:30 بە تەواوی دەست پێ بکات. تا ئێستا هەر هاوڵاتیان دێن دەبینین هاوڵاتیان زیاتر دێنە پێشەوە بۆ ئەوەی بەشدار بن لە کەرنەڤاڵی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەڵێ من مامۆستایەکیان لێرە وەردەگرم کە بەشدار لەم کەرنەڤاڵە کەسانی تر وەردەگرن بۆی کە لێرەدا دێنە ژوورەوە بۆی بەشدار بن لە کەرنەڤاڵەکەی لیست 104. مامۆستا سڵاوت لێبێ گەربێت و ئاماژە بۆ دێتەوە لەم کەرنەڤاڵدا بەشدار دەبی زیاتر هاتنی تۆ هۆی تو چییە پشتگیری لیستی 104 کۆمەڵ دەکەین؟ بەواجبی دەزانین ئێمە بەشداری ئەو کۆڕ کۆبنەوەانە بکەین چونکە لیستێکە بەڕاستی دژی گەندەڵانە دژی ستەمکارانە دژی ئەوانەشەکەوا پشتگیری لە ستەمکاران دەکەن دژی ئەو منداڵ و شتانەیە کەواتانە لە حەق بێژان دەدەن بۆیە بەواجبێکی شەرعی دەزانین کە ئێمە لێرە کۆبووینەوە و داواش لە هەموو مسلمانێکی ڕاستگۆ و دیندار دەکەین کە پشتگیری خۆیان بۆ لیستەیە دووبارە بکەنەوە واجبێکی شەرعی. مامۆستاجان تۆ چۆن دەڕوانیت هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردوودا بە هەڵوێستی مەردانە و بە هەڵوێستی مەردان دەرکەوت لە ئێستادا تا ئێستا هەڵوێستەکانی نەگۆڕ پشتگیری تەواوی خۆپیشاندەران وەروە ئەو کەسانێک کە ماف و موچەیان خورابوو تۆ هەڵوێستەکانی چۆن دەرنرخێنیت؟ هەڵوێستەکان لە شوێنی خۆینە لە قەدەر دین و ئیمانەکەی کاڵیان گرتیا دەستخۆشیان لێ دەکەین پابند بوون بە وەعدی خۆیان پابند بوون بە دینەکەیان پابند بوون بە پرینسیپەکانی کە بەرزیان کردەوە بۆیە ئێمە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین و دووبارەی دەکەمەوە بە واجبێکی شەرعی دەزانین پشتگیری بکەین لە هەموو لایەک. بەڵێ تاوەکو ئێستا هاوڵاتیان هەردێن بۆی کۆڕەکە بەڵام لە ژوورەوە دیارە جێەکە بە تەواوەتی کۆڕەکە لە هۆڵەکە پڕ بووە لە هاوڵاتیان ئەو کەسانێک کە پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەن بەڵام لێر دەبینین شوێنێکی زۆر هەیە بۆ کەسانێک کە لە ژوورەوە جێگەیان نابێ کەسانێکن تا ئێستا لێرەدا شوێنەکانی خۆیان داناوە بۆی لێرەدا لەو شوێنە گوێیان لە بەرنامە و پلانەکانی کۆمەڵی ئیسلامی بێت گوێیان لە بەرنامە و پلانەکانی کاندیدەکان بێت کە لە ڕابردوودا چیان کردووە و کەسانەی کە پلۆپۆستیان نەبووە و کەسانشی کە دەستنە پەرلەمان بەرنامەکانیان چۆن دەبێتن شوێن هەیە بۆ کەسانێک کە جێگە نابێت لە ژوورەوە شوێنێکی زۆرەیەوە تاوەکو ئێستاش هاوڵاتیان ئەو کەسانێک کە پشتگیری لیستە 104 دەکەن بەردەوام پەیدا دێنە ژوورەوە و تاوەکو ئێستاش تقریبن 25 خولەک ماوە بۆی کەرنەڤاڵەکە دەست پێ بکە بەڵام دەبینین هەر هاوڵاتیان دێن من هەوڵ دەدەم کەسانی تر وەربگرمەوە کەسانێک کە دەبینی کە دێنە ژوورەوە بۆی پشتگیری خۆیان بۆ لیستی 104 دەربڕن و دەبینیت کەسان لە پێشوازیاندا لە پێشوازی و میوانن کە
لە کەرنەڤاڵەکەدا بەشدار دەبن بچمە لای ئەو کەسانێک کە لە پێشوازیان مامۆستا سڵاو لێ بێ گەربێت ئاماژە بدەیت ئێوە چۆن لە پێشوازی و کەسان کە بەشداری دەکەن لە لیستی سەد و کەرنەڤاڵ ئەمڕۆ سڵاوی خۆی گەورە لە ئێوە وڵڵای ئێمە لە خزمەتی خەڵک داین ئینشاءالله و حەزمان لێ ئینشاءالله خەڵکێکی زۆر بەشداری بکە چکە هەموو لایەگەزانێ بەڕاستی هەولێر پشگیریەکی تایبەتی لیستی 104 دەکا هەمووش ئینشاءالله لە خزمەتی لیستی 104 دا دەبین خەڵکێکی زۆری بەڕاستی هاتووە بۆ وڵەکە و خەریکە هۆڵەکەش پڕەبی جێگا نابێت تر بۆ چاوەڕێ ئەوەی دەکەن لە ناو حەدیقەکان و ئیتر و شاشە شتی دادنێن لە خزمەتی ئەو خەڵکەدا دەبین خی گەوری ئینشاءالله بەرەکەت بەخاتەی شکارمان مامۆستا تۆ چۆن پێشوازی لە میوان دەکەن کە لە ئێستادا هۆڵەکە بە تەواوەتی خەریکە پڕ بووە و لە دەرەوە شوێن هەیە بۆ کەسانی کە لێرە دابن ئێوە چۆن توانیوێتانە پێشوازی شەوتۆ لە هاوڵاتیانە بکەن لەو کەسانە بکەن کە پشتگیری لیست 104 دەکەن وەڵا بە تاکید ئێمە لە پێشوازی میوانە بەڕێزەکان داین و ئەوەش چاوەڕێ دەکرێت لە خەڵکی هەولێر کە ئێستا پۆل دێن لە دەوروبەری شار لە ناو شارە و ئێستا لەم حاولێەوە داین لە دەرێ جێگەیان بۆ بکەینەوە شاشەی گەوریان بۆ دانین لە بەرەو قاعەکە تحملی ئەو خەڵکە ناکە و بەڕاستیەوە جێگەی دەستخۆشیەوە جێگەی دڵخۆشی خەڵکی شاری هەولێرە لە پێشوازی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردووە لە خزمەتیان نابووین و لە ئێستاشا لە خزمەتیانین بۆ پێشوازی لە لیستی 104 و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی دەستخۆش بڵێ تا ئێستا هاوڵاتیان دێن من دەمەوێت ئەوان وەرگرم بەڵێ سڵاوتان لێ بێ گەربێت و بازدەوە بکەن وەکو پۆلێک لە گەنجان بەشدار لەم کەرنەڤاڵە و ئەمڕۆ سەرخستنی لیست 104 تۆ وەکو گەنجێک بۆچی پشگیری لە لیستی 104 دەکەیت بەڵێ ئێمە بە پێویستمان زانی کە پشتگیری خۆمان بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دووپات بکەینەوە لەبەر ئەو هەموو هەڵوێست و مەردایەتی و ئیسلام خوازی کە لە ماوەی ڕابردوو لێمان بینیون و دەستخۆشیان لێ دەکەین و بە پێویستیشی دەزانین کە لە کۆڕ و چاڵاتچەکانیان ئامادە بین بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەمە وەکو قوتابیانی ناوەندی خەبات بە پێویستمان زانی کە بین بەشداری لەم چاڵاتیانە و ئەمثالی ئەو چاڵاتیانە بکەین بۆ پێشخستنی کاری ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئینشاءالله دەستخۆش ئەسکەی ئەو شوێنانی کە دەیبینن هەموو ئەو کەسانە کە لە ئێستادا شوێنی خۆیان دەگرن بۆی کە جێگان نەماوە ئەو کەسانی لە هۆڵەکە جێگان نامێنێ لێرەدا دادەنشین و جێ لە بەرنامەی لیستی 104 و بەرنامەکانی کۆمەڵی ئیسلامی دەگرن سڵاو کاتتان باش دیارە لە ئێستا پەیتا لە هەواداران و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ڕوودەکەنە باخچەی ڕووناچی لە شاری هەولێر دیارە ئەوەی چاوەڕوان نەدەکرا ئەوەی ئێمە چاوەڕوانمان نەدەکرد ئەمە ڕوویدا بەوەی کە چاوەڕوان نەدەکرا خەڵکێکی زۆر بەو شێوەیە ڕوو لە ئاهەنگی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بکەن بەخۆشحاڵیەوە کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر بەدەم بانگەشەی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هاتوون و ئەگەر سەیرێکی ژوورەوە بکەین لە ژوورەوە هەم ئافرەتان هەم پیاوان هەم گەنجان هەمویان لە ژوورەوە بانگەشە بۆ سەر دیارە لە ئێستا بارانش دەستی دێکرێمە ژوورەوە بۆ ئەوەی بتوانین ڕای چەند کەس سەواری کۆمەڵی ئیسلامی گەلەوێنەکان ببینن لێرە ئێرە بەردەم واتە دەرگای ژوور داخلبوونی ژووری و باخچەی ڕووناچی هۆڵی باخچەی ڕووناچیە دیارە لەوێنەکان دیارە کە خەڵکێکی زۆر خەڵکێکی هێندە زۆر کە چاوەڕوان نەئەکرا بەدەم سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و هاتوون و پێشبینی ئەکرێت کە لە هەڵبژارنەکانی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆمەڵی ئیسلامی مفاجەیەکی گەورە بێ بەتایبەت لە شاری هەولێر و سنووری کورسیەکانی یاخود قەبارەی کورسیەکانی بە ڕێژەیەکی زۆر بەرز بکاتەوە و ئێمە هەوڵ دەدەین کە
هەوڵە دەین کە چەند کەسانێک وەربگرین کە لێرە هاتوون بەڵام بەهۆی ازدیعامی زۆر بەهۆی قەڵەبارغی زۆری ئەو شوێنە ئەستەمە بتوانین بە ئاسانی چەند کەسێ وەرگین گەر کامێرەمانەکەم هاوکارم بێ سڵاو لێبێ تۆ وەکو گەنجێک چۆن هاتووی بۆ ئەم شوێنە بۆ چی بەخێبێن سەر سەرچاومان وەکو گەنجێکی شاری هەرید پشتیوانی خۆم دووبارە و چەندین بارش بۆ لیستی کۆمەڵ ئیسلامی ژمارە ١٠٤ بە هیوای ئەوان هەموو کاتێک بەردەوام بن لەو خزمەتانەی چۆن ئەوان لە ساڵانی ڕابردوو باڵێنەکانی خۆیان بردەسەر و توانیان بە شێوەیەکی پێشکەوتوانە بە شێوەیە کە وعد و بەڵێنەکانی خۆیان بردەسەر و متمانیان بە ئێمە بەخشی ئێمەش متمانەوان بە ئەوان بەخشی و دڵنیاشین هەمیش ئەوان بەردەوامە بن لە بەڵێنەکانیان خۆش سپاس تۆ وەکو گەنجێک پێیامت چییە بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لە هیوای ئەوەی سەرەتا و خێراتنی بەڕێزتان دەکەم لە هیوای ئەوەی کە لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە ١04 بتوانێت ئەم جارە متمانەی زەماوەرەشی زۆری ئەم هەرێمە بەدەست بێنێت بۆ ڕزگاربوونمان لە ستەم و گەندەڵی دەستخۆش ئێمە هەوڵە دەین دیارە لەم قاعەیە ڕێژەی بەشداربووان دابەش بۆ چەند بەشێک لەلای ئەو بەرەوە ئافرەتێکی زۆر هاتوون ئافرەتان وەک قەڵای سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی ئەوانیش ڕێژەیەکی زۆریان لێرە ئامادە بوون ئێمە هەوڵە دەین کە بەشێک لەو بەشداربووانە هەروەک دەبینین وەرزنجی کاندیدی کۆمەڵی ئیسلامیش لێرە ئامادەیە دەبینم ئافرەتێکی زۆر لێرە ئامادەن ئێوە تا چەند دڵخۆشن ئەگەر بۆ سەرخستنی لیست ١04 بەنای خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ ئەو جەماوەرە بەڕاستی ئێمەیان دڵخۆش کرد بە ژن و پیاوەوە دەتەوێت لیستی ١04 دەنگەکانی زیاد بکە بەتەکید دەمانێت لەو بڕواایە داین کە لیستی ١04 دەنگەکانی زۆر بەرەو سەرتر بڕات و کورسیەکانمان زۆر زیاتر بێت ئێوە پێیامتان چییە؟
ما ئینشاڵڵا سەر دەکەون لیستی 104 لیستی پرتەقاڵی دەست خۆش یارە خەڵکێکی زۆر هاتوون و لێستا وا خەریکە ئاهەنگی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەست پێ بکە و لێرەدا لە بەشی پێشەوە سەرکردە و پیادەکانی کۆمەڵی ئیسلامی پەیدا گەیشتون و کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لێرە ئامادەن خەریکە مانۆڕی سەرکەوتنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر دەست پێ دەکا و خەڵکێکی زۆریش لێرە پاڵپشتی خۆیان بۆ سەرخستنی لیستی 104 دەردەبڕن و ئەوەی دەبیندرێ مفاجەیەکی گەورەیەکە کە خەڵکێکی زۆر ڕووی لە سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کردووە. ئێمە هەوڵە دەین بەردەوام لەگەڵتان بین بۆ گواستنەوەی ئاهەنگی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پێیان وا دیارە هۆڵی ڕووناچی جممەی دێ لە پشتیوانان و سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارەیەکی بێشومار لە سەرخەرانی کۆمەڵی ئیسلامی ئێستا لە هۆڵی ڕووناچینە هاتوونە بۆ پشتیوانیکردن لە لیستی 104 و دووپاتکردنەوەی بەڵێن بۆ لیستی 104 و هەروە دووپاتکردنەوەی بەڵێن بۆ کاندیدەکانی لیستی 104 لە سنووری هەولێر و لە سنوورەکانی تریش. ئێستا هۆڵەکە جممەی دێتن لە ژن لە منداڵ لە پیر لە پەکەوتە لە کەسانی تر ئەمە هەموو هاتوونە بەیەک دەنگەوە دەڵێنەوە بەڵێ بۆ لیستی 104 دەکەن دەڵێن لیستی 104 لیستی ئاواتەکانمانە لە لیستی 104 دەتوانین ئاواتەکانمان بەدی بهێنێتێت چونکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئەوەی بینیمان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان فەرمانێکی زۆر گەورە بوو چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا توانی بەرهەڵسکارێکی توندی سەرسەختی ستەمکار و گەندەڵکارەکانی کوردستان بێتن هەروەها بۆ داکۆچی بکە لە ماف و داخوازیەکانی خەڵکی ڕەش و ڕوت و بەخمێنەتی هەرێمی کوردستان هەم لە بەغدا هەم لە هەرێمی کوردستان بۆی ئەوان دەڵێن ئێمە ئومێدمان زۆر بە لیستی 104 دەتوانێت ئەو لیستە ئاواتەکانمان بەدی بێنێتن و هەروەها هەر ئەمەش وای کردو ئەمڕۆ ئەوان بە گروتینێکی زۆرەوە بێنە هۆڵی ڕووناچی و ژمارەی بێشمار هاتوونە بە جۆرێک ئێستا هۆڵەکە تەواو پڕ بە لە سەرخەرانی لیستی 104 و هەروە ئێستا لە دەروی هۆڵەکە خەڵک خەریکە دانیشتێ بۆی کە گوێ بگریت لە وتەکانی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بڕیار وایە وتەی هەبێتن هەروەها کاندیدەکانی لیستی 104 لە سنووری هەولێرەوە بۆی ئێستا ئەوان بە بەرزکردنەوەی ئاڵای کۆمەڵی ئیسلامی بە بەرزکردنەوەی دروشمەکانی کۆمەڵی ئیسلامی هەروەها بە لیستی 104 ئەمان بەڵێن خۆیان دووپات دەکەنەوە ئەوەی کە ئێستا دەیبین ئەمە جۆش و خرۆشی سەرخەرانی لیستی 104 ئەمە ئەو کەسانە نەکاتونەتە هۆڵی ڕووناچی بە جۆش و خرۆشەوە هانی کاندیدەکان لیستی 104 دەدەن و پشتیوانی لە لیستی 104 دەکەن من هەوڵ دەدەم لێدوانی بەشێک لەو ئافرەتانە وەرگرم کە ئەمڕۆ هاتوونەتە شان بەشانی پیاوەکان هاتوونەتە بۆ هۆڵی ڕووناچی بۆی کە پشتیوانی خۆیان بۆ لیستی 104 دەرببڕن و هەروە دەڵێن ئێمە پشتیوانی تەواوی لیستی 104 ئامادەینە بە خوێن و بەجان پشتیوانی لە لیستی 104 کەن هیچ کاتێک ماندی نابین نە بە شەو نە بە ڕۆژ بۆ سەرخستنی لیستی 104 من هەوڵ دەدەم لێدوان لە بەشێکیان وەرگم بەڕێزم تۆ بۆچی ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە و چۆن پشتیوانی لە لیستی 104 دەکەیت وا دیارە ناتوانن قسە بکاتن ئێوە کامەتان قسەم بۆکەن چۆن دەتوانن پشتیوانی لە لیستی 104 بکەن بەڕێزم ئەگەر تۆ شوێنەکەتم دەچمە دوای مناڵم جارێ بەخوای ڕاستە خۆ لەگەڵتان چۆن دەتوانی جۆش و خرۆشی خۆت دەربڕی هەروەها دڵخۆشی خۆت دەربڕی بە لیستی 104 زۆر دڵخۆشم ئیشەڵڵا کۆمەڵی ئیسلامی هەمیشە سەرکەوتووە بێ ئیشەڵڵا ینی تەسەوریەوەکەین کورسی زیاتریش بێنێ ئیشەڵڵا ئیشەڵڵا بڵێ ئەو بەڕێزانش کە لێرەنە من هەوڵ دەدەم زۆرترین لێدوان وەرگرم ئەو دا حاجێ وا دیارە هاتووە بۆ سەرخستنی لیستی 104 دا حاجی تۆ ئومێدی چیت هەیە بە کۆمەڵی ئیسلامی لیستی 104 وەڵا هیوایەتمەوە مامۆستا عەلی باپیر هەر سەرکەوتووبی هیوایەتمەوە ئاواتەکانی خەڵکی بەژمانەتی کورد لە لیستی 104 دێتە دی وە لیستی 104 دا کۆچیەکە بۆ بەدیهێنانی ئێکەم بی حەزەکەم ئێکەم بی زۆر پێ دڵخۆشم بەخوای
ساقێ تەمەند درێژ من بەڵێ من هەوڵ دەدەم لێ دوانی تر وەرگرم ئەمانەی کە هاتوونەتە بۆ ئێرە بەڕێزم تۆ چۆن دڵخۆشی خۆت دەرەبڕی لەم ڕۆژەدا و هەروە چۆن پشتیوان لە لیستە چوار دەکەن پیرۆزباییان لێ دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن چێ بۆ کاندیدەکان پێت وایە کاندیدەکان کاندیدی بە قووەت و شیاون بۆ ئەم پۆستە وەڵای ئەمیان زۆر باشن ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن ڕاستە خۆ لەگەڵ بۆ لیستە چوار ئێرە ناتوانێت قسە بکاتن تۆ وەکو گەنجێک مێر منداڵێک چیت هەیە بۆ لیستی سەد چوار دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی لیستێکی سەرکەوتووە هیوادارم سەرکەون دەستخۆشیان دەکەم هەشتان ساغ بێ بەڵێ من هەوڵ دەدەم زۆرترین لێدوان وەرگرم لەو ئافرەتانەی کە هاتوونە بۆ سەرخستنی لیستی سەد و چوار بەڵێ ئێوە قسەتان چییە بۆ لیستی سەد و چوار بۆ کاندیدەکانی لیستی سەد و چوار پێ خۆشحاڵین و سەرکەوتن بوونی شەڵاو پێت وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن لە پێشووتردا لەو 4 ساڵی پێشووتردا داکۆچکارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی بەژمێنێت یاریمی کوردستان بووە لە 4 ساڵی ئایندەشدا بە هەمان شێوە لە ڕێگەی نوێنەرەکانی کە دەینێرێ بۆ بەغدا داکۆچی لە مافیا هەوڵاتیان دەکات باشترە بە یەکەمە ئیشەڵڵا هەر دەردەچین ئیشەڵڵا بە یەکەم زۆر سوپاس دەکەم وەڵای ئیشەڵڵا دەرەچی لەو گەندەڵیانە دەرچی گەندەڵمان ناوێ بەخۆی زۆرن گەندەڵ هیچ گەندەڵمان ناوێ قسە بکاتم بەڵێ من هەوڵ دەدەم بچم بۆ لای ئەمانی ترەوە بەڵێ ئێستا هۆڵەکە وەکو پێشووترش ئاماژەم پێکرد ئێستا جممەی دێ هیچ شوێنێک نەماوە بۆ دانیشتن ناو هۆڵەکە بەڵام لە دەروی هۆڵ شوێن هەیە پارکە واتە خەڵک ئەتوانن لە دەروی هۆڵەکەش دابنیشن و هەروە بتوانن گوێبیستی بەرنامە و بڕگەکانی ئاهەنگەکە بن و هەروە بیبینن چونکە لە دەروی هۆڵەکەش هیچ مشکلەیەکیان نییە هەموو ئامادەکاریەک کراوە و لەناو هۆڵەکەش بە هەمان شێوە دای حاجی تۆ قسەت چییە بۆ کۆمەڵ ئیسلامی بۆ لیستە خوادین ئیسلام سەربێخی یا ڕەبی خوادین ئیسلام سەربێخی کۆمەلی سەربێخی خوادین ئیسلام سەربێخی یا ڕەبی خوای زلم و زۆرداریەکە خواتەی بی خوا بزریکەی خوا دزیێ لە خەرچەکە خوا بزریکەی خوا یا ڕەبی دین ئیسلام سەربێخی خوا دینەکی جوان خوا حاکمەکی عەدل مالۆ دابنێ خوا حاکمەکی عەدل مالۆ دابنێ خوا دینی ئیسلام سەربێخی خوایە کاندیدەکانی کۆمەڵ ئیسلامی شیاون کە بچن نوێنەراتی کورد بکەن لە بەخارێ وڵا ئینشاڵڵا شیاون ئینشاڵڵا سەرەکەون ئینشاڵڵا خوا سەریان بێخی ئینشاڵڵا خوا سەریان بێخی یا ڕەبی خوا سەریان بێخی ساغێت تەمەند درێژ بن یاخوا بەڵێ بەڕێزان ئەوەی کە ئێوە گوێبیست دەبن ئەمە وتەی بەشێک لەو ئافرەتانە بوو کە هاتوونە بۆ سەرخستنی لیستی 104 لە هۆڵی ڕووناچی ئامادەنە ئەوان دەڵێن کاندیدەکانی لیستی 104 و هەم لیستی 104 شیاون و هەروە بە شیاوی شێزانن بۆی کە دەنجی پێ بدەن و هەروە بە هەموو توانایشیان هەوڵ دەدەن بۆی کە دەنجی بۆ کۆبکەنەوە هاتوونە ئێرە بۆی کە داوا لە هەموو هەوڵاتیان بکەن بۆی کە لیستی 104 سەر بخەن تۆ بەڕێزم ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە چۆن پشتیوانی لە لیستی 104 دەکەی وەچی بە دەنگدەرانیش دەڵێ وەڵا پشتانی خۆمان ڕادەگەینین کە بۆ نەمانی گەندەڵی بۆ چاسەرکردنی موچەخۆران و بۆ زڵم لێکڵاوانەوە دەنگ بدەن بە لیستی 104 چونکە لیستی 104 دڵنیایی دەکاتەوە چاسەری هەموو کێشە و گریفتەکانی ملەتی کوردەکە. سپاس دەستان خۆش بێ بەڵێ بەڕێزان من هەوڵ دەدەم بچم بەشێک لەو پیاوانەش وەرگرم کە ئەمانەی بە تەمەن ئەوانە تریش بەڵێ وا دیار ئەم خوشکە ئەوێ قسە بکاتن تۆ ئەگەر بێی بۆ ئێران بۆ ببرە تۆ قسە چێ بۆ کۆمەڵ ئیسلامی بۆ لیستی 104 بۆ کاندیدەکانی من بقصاكم بعربي أدعو الجماهير الكردية والعربية بشكل عام أن يدلوا بأصواتهم إلى القائمة رقم 104 حتى من هذه القائمة إن شاء الله يعيد الحقوق المغتصبة إلى أصحابها فنحن الحكومة والأحزاب واستغلوا الحقوق واغتصبوها ونهبوها نهبوا خيرات البلد من باعوا السماء وباعوا الأرض وباعوا النفط وباعوا كل شيء يكفي إلى متى إن شاء الله
القائمة الجماعة الإسلامية تعيد الحقوق المغتصبة من هذه الأحزاب ويعود الحق إلى أصحابه وإن شاء الله لا يضيع حقنا. عفوا. شكرا. بله من هول دادم باشك لما نجور كنم ما محازي تو أمر بوتي هاتي بهول رناشي أما وسط تيبو لهاتن بويرا وتقصيك تيبو كومل إسلامي. بله. والله ما بس ما أبو بين ليرة وكل فالي بو أوي كومل إسلامي دنجي بيبدين وبرزي كينواني لبيناو إسلامو دينا كمان. کۆمەڵ ئیسلامی چۆن لە پێشووتردا هەوڵیدا بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی بەژمێنێت و ڕەشبروت و موچەخورا و یاخو ئەوانەی ترکە غەدر لێکرا و کۆمەڵ ئیسلامی لەمای 4 ساڵی ئایندەشدا بە هەمان شێوە کار دەکات داکۆچی ئەکاتن. ئینشەڵا کاری کردووە لەوە پێش ئینشەڵا ئێستا چاتر کاری چاتر دەکات بۆ پێشبردنی ئەو ئینشەڵا. بەڕێزم تۆ ئەمڕۆ بە گروتینێکی زۆر لێرە ئامادەی چی وای کرد کە ئەو گروتینە بە تۆ ببەخشێ بێ ئەم هۆڵە وەروە هانی کاندیدەکانی لیستە 4 بێ و هانی هاوڵاتیانی دێ بۆی دەنگ بە لیستی 4 هیوادارم سەرکەون بەڕاستی لیستی 4 لیستەشی زۆر بەرز و پیرۆز هەلاما هیوادارم دەنگی پێ بدەن. زۆر سپاس دەست خۆش بێت. تۆ وەکو گەنجێک قسە چییە بۆ لیستی 4 بەرێ قسە چییە بۆ لیستی 4 وەڵای لیستەکە باشترین لیستە خاوەن مووقیفی خۆیانە لە هەموو کاتێکیدا. بێگومان لیستی 4 بە لیستی جوامێری لە هەڵوێست بوێری مەردایەتی و لیستی ڕاستگۆیی ناسراوە چونکە لە پێشووتردا لە 4 ساڵی پێشووتردا کاندیدەکانی کۆمەڵ ئیسلامی مەبەستم ئەوانەی کە لە پەرلەمانی عێراق وەروە لە پەرلەمانی کوردستان وەرە ئەنجومەنی پارێزگاکان بوونە ئەم شاهێدیان بۆ درێتن لەلایەن دۆست و دوژمنەوە یا خودیار و نەیارەوە چونکە ئەوان جدی کاریان کرد بۆ بەدەستهێنانی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروە ئەو مافانەی کە زەوت کرا لەلایەن دەسەڵاتدارە ستەمکارەکانی هەرێمی کوردستانەوە بۆیە بە لیستی هەڵوێست و جوامێری ناسرا من هەوڵ دەدەم بەشێک لەو گەنجانە ژوەرگن تۆ ئەمڕۆ بە زۆر خۆشە لەم هۆڵ ئامادەی هۆکاری چییە؟ هەڵوێستەکانی کۆمەڵ بە شێوەیەکی زۆر جوان بوون چونکە داکۆکیکەر بوون لە خەڵکی هەزار و فەقیر بە منیش بە پاسە شعرێک ئاسۆوەرتی باشدار دەبم لیستەکەم 104 دۆستی فەقیر و هەژارە خەبات و کوردایەتی نازناوی مەردایەتی شۆڕش و مەزنایەتی وەکو هەڵۆن سەرکردایەتی هەڕەشە و چوا و سوورکردن هەرگیز ساردی نەکردوون نانگرت پشتی گەندەڵ وتیان بروخێ دزی دەغەڵ بەڵێم بۆ لیستی کۆمەڵە هەر ئەو دژی گەندەڵە نزا دەکەین بە ڕۆژ و شەوێ خوایەکیان کۆمەڵ سەرکەوێ دەستان خۆش بیزۆ ساغبێت ئەمە درێژن سەرکەوتو بن بەڵێ من هەوڵ دەدەم ئەو دیمەنانەتان بۆ بگوازمەوە ئەمە دیمەنی ناو هۆڵی ڕووناچیە دیمەنی هاندەر و سەرخەرانی و پشتیوانان و ئەندام و لایەنگرانی کۆمەڵ ئیسلامیە ئەمان بە هەموو توانیەکان هاتوونە بۆ ناو هۆڵەکەەوە هەروە دانوێ لیستی 4 سەر بخەن من هەوڵ دەدەم زۆرترین دیمەنی ئەو هۆڵە بگوازمەوە ئێستا ئەمە دیمەنی هاتنی پیاوی مرد مامۆستا عەلی دروشمی پیاوی مرد پێشوازی لێکرێت لەلایەن سەرخەرانی لیستی 4 ئەندام دۆستان و لایەنگرانی کۆمەڵ ئیسلامی کوردستان بە دروشمی پیاوی مردەوە ئەوە پێشوازی لێکرێت خولەکێکی تر هاوکارم حاجی ئەنوەر لەگەڵتان دەبێتن. ئەڵەکەتان بەرزکەنەوە ئەولێر و کوردستان دەهێشێنن بەڕێزی پرتەقاڵی ئەو کەرنەڤاڵە پرتەقاڵی ئێستا دەیبینین ئەمە ئەوانن کەوا دەیانەوێت لە ئایندەدا گۆڕانکاریی ڕیشانە دروست بکەن لە هەرێمی کوردستان. بەڵێ بە دروشمی پیاوی مرد پێشوازی کرا لە بەرز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی وا دیارەکە دوای ماوەیەکی تریش بە ڕێزیان وتەیەکی پێشکەش دەکا بە بۆنەی دەستپێکی کەرنەڤاڵی پروپاگەندەی هەڵبژاردن لە شاری هەولێر لیستی 4 کۆمەڵی ئیسلامی لیستی پرتەقاڵی
لیستی پرتەقاڵی ئەو لیستەیەکەوە خەڵکانێک بەڕاستی چاوەڕوانن ئیدی بەس بێ ئەو ڕۆژانەیەکەوە خەڵک دەچەوچێنرێتەوە خەڵک بێموچە دەکرێت ئەو ڕۆژانەیەکەوە خەڵک لەیەکی زۆری هەیە لەو دەسەڵاتە دەیانەوێت لیستی پرتەقاڵی ئەو دەستە پاکانەی ئەو دڵە زیندوانەی کە لە ئایندەدا دێنە سەر ئەوەی کە بتوانن گۆڕانکاری دروستکەن ئەوە لیستی پرتەقاڵیە. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەو کەرنەڤاڵەی کە ئێوە دەیبین و ئێستا کە لێرە ئەو بۆتەوە ڕاستی جێگای دڵخۆشیە یاندووە کە کۆمەڵ دەیەوێت گۆڕانکاری بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون
ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما بينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب فذوقوا العذاب ما كنتم تكفرون وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين ولله ما في السماوات وما في الأرض وإلى الله ترجع الأمور كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون صدق الله العظيم بسم الله الرحمن الرحيم ئامادەبوانی بەڕێز هاوڵاتیانی خۆشەویست دەنگدەران و سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بینەران و بیسەران السلام عليكم ورحمة الله وبركاته
کۆمەڵی ئیسلامی وەک پارتێکی سیاسی ئیسلامی کوردستانی خزمەتکردن بە دین و ژینی کۆمەڵگەی کوردەیی بە ئەرکێکی شەرعی و ئاینی سەرشانی خۆی دەزانێت و کارکردنی کۆمەڵ لە نێو کۆمەڵگەدا وازبێکی دینیە و بەشێکە لە چاکە و کارکردن بۆ گەشەدان بە ئاینی پیرۆزی ئیسلام و بڵاوکردنەوەی پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن کە سەرچاوەی بەختەوەری کۆمەڵگایە. کۆمەڵی ئیسلامی هەڵقوڵاوی ناو خەڵک و جەماوەر و تێکەڵ بە ئازار و ناڕەحەتیەکانی خەڵکی کوردستان بووە. هەمیشە هەوێنی یەکڕیزی و تەبایی سیاسی بووە. لە پێناو بەرژەوەندی گشتی و خواستەکانی جەماوەردا چاوپۆشی لە مافەکانی خۆی کردووە و بەرژەوەندیە باڵەکانی گەلی کوردی خستۆتە پێش بەرژەوەندیە حیزبیەکانی خۆیەوە. بۆ ئەوەش لەبەرەی خەڵک و جەماوەر و داکۆچی کاری ئازادی و ماف و داواکاریەکانی خەڵکی کوردستانە. لایەنێکی تری جیامەندی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە لە هەموو قۆناغ و وێزگەکانی ژیان و هەڵوێستەکانیدا بۆ خەڵک و لە پێناو خەڵک و لەبەرەی خەڵک و جەماوەردا بووە. لەو پێناوەشدا و لەسەر پێداگری لەسەر هەڵوێستەکانی باجی گەورەی داوە. ئەوەش پێویستی بوونی کۆمەڵی ئیسلامی بەکردداری پشتڕاست دەکاتەوە. کۆمەڵی ئیسلامی لە پێناو خزمەتکردنی باشتری کۆمەڵگا و لە پێناو نوێنەرایەتیەکی سەرکەوتوو بەردەوام کەسانێکی کردۆتە نوێنەر کە خاوەنی کەسایەتی بەرز و پەسند و هەڵگری ئەخلاق و خوڕەوشتی ئیسلامیانە بوون و ئەوە شوای کردووە لە ماوەی چەند خولی ڕابردوو نوێنەرەکانی کۆمەڵ هەڵ نەخلیسکاون. ئەوەی لە کاتی بانگەشە قسەیان لەسەر کردووە بەکردەوە سەلمان دویانە. ئێستاش کۆمەڵە پاڵێوراوانێکی دیاری کردووە کە هەر یەکەیان مێژوویەکیان هەیە لە خەبات و خۆڕاگری و دڵسۆزی و ئەزمون. هیواخوازین هاوڵاتیان و دەنگدەرانی بەڕێز لە کاتی دەنگدان هەڵوێستە گەورە و پەسندەکانی کۆمەڵیان لە پێش چاو بێ و دەنگ بە نوێنەرەکانی ١٠٤ بدەن. ئامادەبوانی خۆشەویست بە یەکەوە گوێبیستی مارشی لیستی ١04 دەبین.
جوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی چاوی سەوزی بادینانین گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی و سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی لە شوێنی کامەری کورد و وەرسی داد و دادپەروەرین بەڵێ ئێمە 104 دەنگ و ڕەنگی کوردەوارین ئێمانەوە دەستی کار و کرێکارین هێزوو هیوای دین و ژینین ئێمانەوەی ئەم ڕابوونای بەرانی میر و بەخشینین دەستی کار و کرێکارین هێزوو هیوای دین و ژینین دەنگی دلێری سلێمانی بابا گوڕگوڕی باوەڕی بێزاری سێبی قازین و تۆڵەی عوماری خاوەرین هەواری ئەحمەد موختار و دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست بێژ و خەنجارەکەی مەحموود خانی هەواری ئەحمەد موختار و دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست بێژ و خەنجارەکەی مەحموود خانی بەڵێستی 104 دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی
دەبانی خۆشەویست ئەوانەی بە تایبەت بە پێوە ڕاوەستاون لە دەرەوە شاشەیەکی زۆر گەورە هەیە ئەمە ڕاستیمە دەگوازێتەوە دەتوانن لەوێ بینەری بن. وەک مانگە شەو من وەک مانگە شەو لە ئاسمانی بێگەردی وڵاتەکەم دیارم پێویست بە ئەنگوستە چاو ناکە من لە قەد شاخی پڕ لە بەفرا لە وەرزی بەهار و لە تەک نێرگزە لەدایک بووم پێویست بە خۆناسینی تر ناکە من لەگەڵ عەمامە پاک و سپی بە سەرەکانی گوند و شارەکانی وڵاتەکەم گەورە بووم و فێری زانست و قورئان خوێندن و سیواک هەڵگرتن بووم بۆیە هەمیشە تێدەگەم و پێدەگەم و هیچ تۆمەتێکی ئەملا و ئەولا کارم تێناکە من وانەی کوردایەتی و تڕۆبچی فیداکاریم لە لای نەوزاد و ئاری و جیهاد خوێندووە کە دوێنێ لە پێش لوولەی تفەنجی عەفلەقیەکان نەچەمانەوە و نەلەرزانەوە من بووم دوێنێ لە کۆڕێ لە پێش دەبابەکانی ڕژێمی بەعس سینگم کردبووە پەرژین تا دایکم بە سەلامەتی کۆتایی بە دوعاکانی بێنێ بۆیە ئەمڕۆژ هیچ قامچی بەدەستێ کارم تێناکە من دەنجی بوێری کۆساریم وەکو ئەو زار و کردارم قەت لەگەڵ وشە و ڕستا درۆ ناکە ئەوە من بووم گەلۆ لە ناو باروت و لرمە و گرمەی ساروخەکانی دەریای ناوە ڕاست هاتمە دەرو لە پێش چاوی پۆستاڵ هەڵگرەکانی سوپای ڕۆژ ئاواقیت بوومەوە ئەوە من بووم لە زیندانە لە پشت حەوت دەرگای پۆڵاوە بە عیززەت و لووتکەی پڕ لە غیرەتەوە هاتمە دەرو بەنێو کوردستان و ئێوە ئاشنا بوومەوە ئەوە من بووم باڵی کۆتریان شکاندم لە سەیتەرەکەی تاسلوجا بەڵام نەکەوتم و نەڕووخام و هەڵسامەوە ئەوە من بووم درێلی غەدریان لە بەغدا و مەملەکەتی دارخورماوە لە جەستەدام وەلێ بە سیمای پڕ لە خەندە و پێکەنینەوە بە بەرزی پەنجەی شایەدیمەوە گەڕامەوە گەلۆ من حازری سەرسفرە نیم تا نەتوانم بخۆم و بخۆمەوە من چاوم لە دەستی ژەهراوی و سوپای هیچ وڵاتێ نەبووە تا سرودی دژ بە بێگانە پەرستی و گەندەڵی نەڵێمەوە بەڵێ گەلۆ باپیرەم سەلاحەدین فێری کردوم لە کاتی تەنگانەدا خۆڕاگر و داربەڕوو بووم لە جەنگ و جیهاد و فیتاکاریشدا ئەسپە بوێرەکەی سەعد و سەعید بم من چاوی هیچ کەسم بە دەرزی ژەهراوی کوێر نەکردووە ماڵی بە قوڕ دروستکراوی هیچ هەژارێکم نەڕووخاندووە عکازەی دەستی هیچ کەم ئەندامێکم نەشکاندووە و نەفڕاندووە تا لە ئاست هاواری بێدادی و بێمروەتی و بێباچی دەسەڵات بسڵێمەوە ئامادەبانی خۆشەویست ئێستاش فەرمووی ئەوە نمایشی هونەری تایکواندۆ بۆ لیستی 104 جلستم هراسانا هەڵەبژێرین کە خەمخۆری هەژارانە هەڵەبژێرین جلستم هراسانا هەڵەبژێرین که خیرخوازی به ازمونه که با خدمت برچارونه که خیرخوازی به ازمونه که با خدمت برچارونه که ترسی خدای لدلای که با اموال و اکبرایا که ترسی خدای لدلای که با اموال و اکبرایا
هەڵەبژێری هەڵەبژێرین 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 کە خەمخۆری هەژارانە هەڵەبژێرین 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 کە لاسەکەم هەراسانە هەڵەبژێرین 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 کە خەمخۆری بە جۆش و خڕۆشەوە بە خێراتنی کاندیدانی لیستی ١04 کۆمەڵ ئیسلامی دەکەین لە بازنەی هەولێر. مامۆستا زانا سەعید ڕۆستایی سەرۆکی لیست کاندیدی ژمارە 1 لە لیستی ١04 کۆمەڵ ئیسلامی. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە خەڵکی خۆراگری هەولێر، سلااو لە ئامادەبوانی بەڕێز لە خانەوادەی شەهیدان. خوای گەورە دەرفەتێکی کەی بۆ ناردین بۆ گۆڕانکاری. ئەم دەرفەتە دەرفەتی ئێوەیە. ڕۆژی هەڵبژاردن لە پێشە ئازیزان، ڕۆژی بڕیاری ئێوەیان نەک بڕیاری دەسەڵاتداران. خۆتان ئامادەکەن چونکە دوو ڕێگامان لە پێشە سێمی نییە. ڕێگای یەکەم بارودۆخەکە وەک خۆی بمێنێ و خراپتریش ببێ. ڕێگای دووەم دەواازێک و هیوا ئومێدێک بکرێتەوە. ئازیزانم لەبیرتان نەچێ پێغەمبەری خوا فەرموویەتی کەیفە ما تەکونوا یوەلا عەلەیکم. ئێوە چۆن بن سەرکردەکانتان وەکو خۆتان دەبێ. ئێوە باشن سەرکردەی باش هەڵدەبژێرن ئەو جارە. خۆشەویستانم ئەو برایەتان زانا ڕۆستایی چۆنتان ناسیوە هەروایە، نەگۆڕایە، نەلەخشایە، دنیا کاری تێ نەکردووە. هەر ئەو زانا ڕۆستایە برا بچووکەی ئێوەیە لە پەرلەمانی کوردستان نەمان هێشت یاسایەک تێپەڕێ پێچەوانەی ئاەتی قورئان بێ. دڵنیابن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک پرۆژە یاسامان پێشکەش کردووە. ئەوەی کە تەختی گەندەڵکارانی هێنایە هەژان پرۆژە یاسای من ئەینە لەکە هاذا. ئەو سامانەت لەکوێ بوو؟ بەردەوامیش دەبین لەسەری. هەمووتان شایدی ئەوەن، هەموو پەرلەمانتارانی عێراق شایدی ئەوەن یاسای لێبوردنی گشتی عێراقی زانا ڕۆستایی دەوری باڵای هەبوو. هەزاران مەزلوممان لە زیندانەکانی عێراق هێنایە دەرسپاس بۆ خوا. شاشەی میدیاکانی عەرەبی و عالەمی شایەتی ئەوەمان بۆ دەدەن داکۆچی کاری سەرسەخت بووینە لە مافی میلەتەکەی خۆمان. چارەسەری کێشەی هاوڵاتیان لەسەر ئەستۆی خۆمان بووە. چەندین خانەنشین کێشیان هەبووە لە بەغدا بۆمان چارەسەر کردوون. چەندین قوتابی ڕێکەوتۆتە لای ئێمە و دەرگای ماڵەکانمان کراوە بە بڕویانەوە. بڕۆن لە زیندانی سەمسەمان بپرسن ئەگەر زانا ڕۆستایی نەبووایە هەموو زیندانە کوردەکان نەقلی ناسریە دەکران. سوپاس بۆ خوا ڕێگامان گرت و کە سوکاریان ئێستاش دەگەدابی دوعا خێر بۆ کۆمەڵی ئیسلامی دەکەن. ئەگەر دەڵێن پەرلەمانتارانی کۆمەڵ بۆ پارە چوونە بەغدا، ئەو برای خۆتان زیاتر لە 80 لە سەتای ئەو پارەی وەری دەگرم لە بەغدا تەسلیمی کۆمەڵی ئیسلامی دەکەینەوە. 20 لە سەتا کەمتری بۆ خۆم و چالاشی پەرلەمانەکانی خۆمە. زۆر سپاس بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئەو جارەش شانازی ئەوەیان پێدامەوە ببمە نوێنەریان. بێگومان کۆمەڵ بوون شانازیە. کارکردن لەگەڵ پیاوی مرد فێری بەردایەتی زیاترمان دەکا. هەولێریەکان بێدەنگن، بەس دەزانم بێدەنجی ئێوە بێدەنجی پێش لە شەبایە. من دەزانم هەولێر تووڕێیە، ڕێگای نادەن بێتە سەرجادا، ڕێگای نادەن بایکۆت بکە، بەڵام هەولێریەکان لە 12 قەومێنن مفاجعە دروست دەکەن. دەزانم بێگومان هەولێریەکان قبول ناکەن ئەوانەی مامۆستایانان لەسەر مینبەر لابرد جارێکی کە بستنەوە سەر کورسی پەرلەمانی عێراق. مامۆستایانی هەولێر
قبول ناکەن ئەو مامۆستای شەقی لێدرا جارێکی دیکە نوێنەرەکانیان بچنەوە پەرلەمان زۆر سوپاس لە ئێوە دەنگ لە ئێمەش جەنگ ئاڵاکانتان بەرزکەنەوە ئاڵاکانتان بەرزکەنەوە و پێشوازی لە کاندیدی ژمارە 2 مامۆستا سەلیم شوشکەی چاونەترسەکەی هەولێر شێرەکەی هەولێر دەکەین هەڵەبژێرین 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 کە خەمخۆری هەژارانە هەڵەبژێرین 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 بسم الله الرحمن الرحيم وبه نستعين السلام عليكم ورحمة الله وبركاته ئامە دەبوانی خۆشەویست ئەو کەسانەی کەوا لە زوڵم و ستەم و زۆرداری بێزار بوونا ئەو جارش چاوەڕێی هیممەتی ئێوەین تاوەکو ئەو کەسانەی دەیانەوێت دەنجی الله ئەکبەر کەسکەن پێیان بڵێین الله ئەکبەر کە چوونە سەر سندوقی دەنگدان لەبەر چاوتان بێ ئەو ڕۆژانەی دەیان گەنج و لاوی ئەو وڵاتە لە دەریای ئیجەداخنکان و بوونە خۆراکی ماسیەکان لەبیرتان بێ و بێننە بەرچاوی خۆتان ئەوانەی کەوا دەیان مامۆستای ئاینی و وتاربێژی حەقبێژیان لەسەر مینبەرەکان دوورخستەوە و هەوڵی ڕیشتوتانیاندان و سوکایەتیان پێکردن و تیرۆریان کردن بێننە بەرچاوی خۆتان ئەو زیندانیانەی کەوا دوای دادگایی کردنی ناعەدالەتی ئەوانیش هەر ئازاد ناکرێن چاوەڕێی هیممەتی ئێوەن چاوەڕێی دەنجی ئێوەن بۆەوەی دادگەری لە کوردستان و لە عێراقدا بچەسپێنین خۆشەویستان هەموو لایەک پێویستە ئەو ڕۆژانە بێنینە بەرچاومان سزای ئەو کەسانە بدەین کەوا نیوەی کوردستانیان لەدەستداین وەشکۆی نیوەکەی کەشیان برد سزای ئەو کەسانە بدەین کەوا شکۆی پێشمەرگەیان شکاند پێشمەرگەیان لە کاتی جەنگدا موچە پێدا بەڵام لە دوای ئەوەی کە ئیشیان پێنەما نەسرودی نیشتیمانی و موچەیان بڕی و ئێستا بێناسترین کەس پێشمەرگەیە بۆیە دەبێت کار بکەین برا پێشمەرگەکان دەنگ بدەن بە لیستی 104 تاوەکو بیان کەین بە سوپایەکی نیشتیمانی چوار ساڵی داهاتوو 4 ساڵی دادگایی کردنی گەندەڵکارانە ئەوانەی کوردستانیان بەو ڕۆگەیان نابێ سەربەرزانە بۆی دەرچن دووبارە زۆر سپاستان دەکەین ئێمەش دەرفەتمان نییە دەنا 3 پرۆژەی گرنگمان پێشکەش کردووە التعايش السلمي المجتمعي في العراق وهروەها ئێمە بووینەکەوە هەوڵمان داوە بۆ قەدەغەکردنی عەرەق و بیرە و بار و مەساجور لەش فرۆشی ئەوەی لەسەر مینبەر نەیان دەهێشت ئێمە بە یاسا سەرماندوومانە ئێمە بووینە فلتەرکردنی کەرانە سێکسیەکانمان دەرکردووە ئێمە بووینەکەوە لە چەندین پرۆژەدا کە بە دەنگ و تومانە بەکردار سەرماندوومانە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله ئافرەتێکی بوێر کچی شێخەکەی پێشەوای کۆمەڵی ئیسلامی خاتوو قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 3 هەڵەبژێرین 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 کە خەمخۆری هەژارانە هەڵەبژێرین 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 کە لا سێتەم هەراسانە سڵاوی خۆی گەورەتان لێبێت سڵاوی خۆی گەورەتان لێبێت هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر ئامادەبوانی خۆشەویست خۆشحاڵم لە خزمەتی ئێوەی بەڕێزدام بۆ ئەوەی کورتە پەیامی خۆمتان ئاراستە بکەم بسم الله الرحمن
محەممەدی بەرزنجی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی باوکمەوە کە بە وتارە دژە بەعسیەکانی عەرشی زۆردارانی لەرزاند و لەگەڵ هاوڕێکانیدا بەردی بناغەی ڕابوونی ئیسلامی چەکداری لە کوردستان دامەزراند. هاتووم دروستنی لە ئاستی زوڵم بێدەنگ نابین، لە ئاستی زوڵم بێدەنگ نابین، هی مامۆستا مەلا عەلی بیارە هەڵکەمەوە. هاتووم بۆنی خوێنی شەهیدانی مامۆستا مەغنید و مامۆستا شەریف بکەمەوە جارێکی تر لە کوردستانی ستەم لێکراودا. پەیامی لە پێناوخوا شەهید بوونی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بڵێمەوە و حەقی بکەمەوە. هاتووم جارێکی تر بوێری مامۆستا ناسیح و مامۆستا سەنگاوی شەهید جارێکی تر لە بەرەیستەم و دژی بەرەیستەم و زوڵم دژی ستەمکاران بوەستنەوە بە خوێنی خۆم ئامادەم بەرەنگاری لە مافی سەرجەم هەوڵاتیان بکەم وە لە مەیدانی پیاوی مرد و مەردایەتی جارێکی تر هاتوومەتەوە لە مەیدانی پیاوی مرد و مەردایەتی لە لیستی پیاوی مەردا دەمانەوێت دژی ستەم و ناحەقی بوەستینەوە. دایکان و خوشکانی عزیزم، برایانی خۆشەویستم، هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویستی هۆلاکۆ بەزێر، دەنگدان ئەو چرکە ساتەیە کە تێیدا دەنگی مرۆڤەکان یەکسان دەبێت. دەنگدانت بە کەسانی دڵسۆز و ڕاستگۆ و ڕابرد و پاک، فاکتەری چەسپاندنی دادگەری کۆمەڵایەتی و نەهێشتنی زوڵم و ستەم و بنبڕکردنی گەندەڵی و بەدیهێنانی ئایندەیەکی شایستەیە بۆ هەمووان. بە دەنگدانت شۆڕشێکی پرتەقاڵی بەرپا بکە و دژی ستەم و ناعەدالەتی بوەستەوە. بە دەنگدانت کار دەکەم بۆ گێڕانەوەی شایستە داراییەکانی هەمووان، بەڵێ بۆ لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان کاندیدی ژمارە 3 قومریا شێخ محەممەد بەرزنجی. که خیرخوازی به ازمونه که با قوتابیەکانی پیاوی مرد ماون کاندیدی ژمارە 4 مامۆستا ئومێد موستەفا، ئاڵەکانتان بەرزکەنەوە و پێشوازی لێ بکەن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، من ئومێد مستەفا عەبدوڵڵا کاندیدی ژمارە 4 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی، سەلامی خوای گەورە لەسەر جەم چین و توێژەکانی شاری هەولێری سەربەرز و تەواوی قەزا و ناحیەکان بێت. بەڕێزان، سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی گومانی تێدا نییە ئەو ئەدا سەقەتەی کە هەردوو حزبی دەسەڵات لە 3 خولی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەزموونیان کرد لەبڕی ئەوەی خۆشگوزەرانی و کامەرانی بۆ گەلەکەمان دەستەبەر بکەن کە چی بوون بە بارگرانی و نەهامەتی بۆ هەرێمەکەمان. دەرەنجام
نەک نەیانتوانی ئێستای ئێوە باش بکەن بەڵکو گەندەڵیەکان و بەرژەوەندیە تەسکەکانیان شکست لە دوای شکستیان بەرهەمهێنا و ستەمەچی گەورەیان دەرحەق بە هەگەڵ و نیشتیمانەکەمانیان کرد پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان یەکێکە لە میکانیزمە کاریگەرەکان بۆ سزادانی ئەوانەی کە سەودا و مامەڵەی ناتەندروستیان بە مافەڕەوەکانی ئێوەی خۆشەویست کرد بۆیە پێویستە دەنگدەران لەم پرۆسەی هەڵبژاردنەدا تۆڵەی ئەم ئەزموونە شکست خواردنیان لێ بکەنەوە ئەمڕۆ باشترین دەرفەتە بۆ ئەوەی پێکەوە بە هەمومان لە هەوڵی ئەوەدا بن چیتر نەهێڵین داهاتووی میلەتەکەمان بکەوێتە دەست کەسانێک کە نەیانتوانیە بەو پلە و پۆستانەی لە بەغدا هەیە بوون بە بارودۆخی خەڵکی بەشمەینەتی کوردستان بەرەو پێشوو بن نەک هەر ئەوە بەڵکو ماف و خواستەکانی ئێوەش کردیانە قوربانی حەزم و ناڕەوەکانی خۆیان من کاندیدی ژمارە 4 بەڵێن دەدەم سەرەکی بەرگریکردنی لە ماف و داواکانی ئێوە بکەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەویش لە بەرنامە و پێشکەشکردنی پرۆژەکانتانەوە لەم ڕوانگەوە بە ئەرچی سەرچ خۆم دەزانم بەشداریەکی کارام هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق با پێکەوە دەست لە ناو دەست پاڵپشتی لیستی 104 بکەین کە گوزارشتە لە دادگەری و هەڵوێستی مەردانە وەسەلام عەلەیکم که خمخوری هجارانا هلب جرین هلب جرین هلب جرین ئاڵاکان دەبینم هۆڵەکە گەرمترکن بیهەژێنن بە لیستی پرتەقاڵی لیستی ژمارە 104 لیستی پیاوانی مرد کاندیدی ژمارە 5 مامۆستا دڵشاد ئەحمەد گەڵاڵی بۆ سەرسەکۆ ئاڵاکانتان بەرزکەنەوە و پێشوازی لێ بکەن بسم الله الرحمن الرحيم سەرەتا بە خێراتنی هەموو ئەو خەڵکە دڵسۆز و بە ئەمەک و دەست بە دەست نوێژە دەکەم کە خەمخۆری کاری ئیسلامیە هاتوون لەگەڵمان کۆبوتنەوە بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو پرۆسەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆیە لێرەوە دووبارە و سێبارە بە خێراتنتان دەکەم و لە حزوری هەموو ئەو مامۆستا و ڕیشسپی و پیاوە بەڕێز و خەمخۆرانە شەرم دەکەم ئەگەر هەندێ وشە و دەستەواژە هەیە دەری بڕم داوای لێبوردن دەکەم ئەمن بچووکێکی ئێنگۆم ئەمن ئیشەڵڵا ئەگەر دەربچم و قەدەری خواوە ببچمە پەرلەمان دەبمە کەسێکی خەمخۆر دەبمە ئەداتێکی خێر هەموو تواناکانی خۆم توانای جەستەی و مادی و توانای دارایەکانم دەخەمەگەڕ بۆ سەرخستنی ئەو لیست و کۆڕ و کۆمەڵە بەدەست نوێژ و بە ئەمەکە و خەمخۆری کاری ئیسلامی ئەمن لەو شارەوە هاتووم شاری حازی کە لە ساڵانی سەردەمی عەبدولکەریمی قاسمی بە شاری بە گەڕەشێک لە گەڕەکانی مۆسکۆ ناسراندرا بوو بەڵام ئێستا بە فەزلی خوا بە هیممەتی ئەو پیاوە چالاکانەی کە ڕەڵڕانشی سەختا لەگەڵمان بوون ئێستا بە شاری کۆمەڵی ئیسلامی بە ڕەنجی پرتەقاڵی نەخشاندومانە و ئینشەڵڵا بەردەوام دەبێ ئەو کاروانە و ئەو ڕێوڕچەیە بەرنادەین ئێمە گەر دەرفەتمان هەبێ پشت بەخوای و ئەداتی قەدەر واوێ بچینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە یاساکان بە یاسای اقتصادی مەتەکی ئەوانە دەشتێنین کە مەتەکی ئەمەیان شکان کەمەری ئەوانە دەشتێنن کە بێڕێزیان بەر مامۆستایەکی تەمەن 80 ساڵە کرد خوا پشتیوان بێ داهێنینە بەردادگا و هەموو ئەو داهەتە دیزرا و حەڵاڵانیانە پێوەردەگرین
السلام عليكم ورحمة الله وبركاته. لە هەولێرەوە پشتگیری لە لیستی پرتەقاڵی دەکەین، پشتگیری لە پارێزگاکانی سلێمانی، هەڵەبجە، دهۆک، کەرکووک دەکەین. ئاڵاکانتان بەرزکەنەوە، ئاڵاکانتان بەرزکەنەوە و شۆرشی پرتەقاڵی دەستی پێکردووە. کە بۆ خزمەت بەرچاوڕوو کە ترسی خودای لە دڵایە کە بۆ هەمووان وەک سەیدا سوار عومەر عەبدولکەریم سەرۆکی لیستی کۆمەڵ ئیسلامیە و لە پارێزگای دهۆکەوە هاتووە. بە خێراتنێکی تایبەتی بکەن و ئاڵاکانتان بەرزکەنەوە. هەڵەبژێرین 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 کە خەمخۆری هەژارانە هەڵەبژێرین 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 کە لا سێتەم هەراسانە هەڵەبژێرین 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 ناوێ خدایê mezin û dilûvan silav bû hemî badînan silav bû hemî badînan dewr û ber ve gaziyek bû hawlatiyet xweştivî bû hejaret mafê we hatiye xwarin bû mamostayet meaşê we hatiye xwarin بۆ فەرمانبەرت مەعاشێت وا هاتیە خوارن گازیەک بوو هەوە هەمیە ئەوێت مافێ هەوە هاتیە خوارن vê فرسەتش دەست نەدەن بلا بەس بێت تەعەسسوبە حیزبی بەرێخوبتنە وان کەسە ئەوێ دلێ وە ملەتێ وە بە ئەوێ دلەتی وە هەژارە بە بێجا بلا دەست حالات بزانن بلا دەست حالات دارت ظالم و ستەمکار و حەرامخۆر بزانن نەبچە سوورتێل نەخۆ و نەب وی ماڵێ وی پارێ خەلکی ئەوێ دزیش خەلکی نەشن مەتەماکەن و مە بگۆرن و نەشن مە بڕاوەستینن و دە هەر بەردەوام بین ji bostandina mafê xelkê mafê we hatiye xwarin û bila bizanin eger me zîndan bikin bûme xelwete eger me bikujin bûme şehadete eger em azad bîn vê dinyayê da jî xizmetkirina feqîr û jara bûme baştirîn xizmete هیویدارین هین هەمید هاریکار بن بۆستاندنا مافێت هەژارە و بچنەر سە سندوقا و هەژارە سەر بێخن بەستە خودانت villa خودانت شەریکا خودانت وان مالێت بنەش دەرڤە بەستە وانە سەر بێخن بەستە ماڵ بتینە لە پێتوانەدا از بجنوان همی هاولاتیت گندل ور سر حدودا گندت هوا چند سال ترکیه باراند کتن چند سال شهیدات دتن حتی بگو به کس نبویه بحث هنده بکت کس نبویه داخازا قربویه واناجی بکتن اوه ایکش کارت منه از بیم داخازا مافت وان کساب کم اوه شهید بوی اوه تات یا شهید گرن سر گندت هوا اوه چند ساله گندت هوا خیرجی ندیدی اش بر هنده قربو کرنا وان گندت هوا ارکک پیت ویل سر ملتی بکتن اوه ده ایجش کارن مبیدن بو هوا از بجمه همی خلکی به فرصتش دست ندن دیماهیه و به جال دیماهی که ده بجمه هوا
سەرکەفتنا من سەرکەفتنا هەژارایە وجدەجدانا من سەرکەفتنا ملەت فرۆشە و حەرامخۆرە و گەندەڵکارایە كلاستم حراسا كخم خوري هجاران كلاستم حراسا هلم جيري بەڕێزان ئێستاش فەرمونون ئێوە وتاری بەڕێز عەوسار مەجید سەرۆکی بازنەی هەڵبژاردننی هەولێر و دۆچی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی سەپلەکانتان بۆ بەڕێز عەوسار مەجید هەڵاو منارە پێشوازی لە عەوسار مەجید دەکا سەپلەکانتان بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێ یاخوا بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوون و دیدارتان بەڕاستی ئەمن هەندێک قسم ئامادە کردو بەڵام لەبەرەوەی کە ئەم کاندیدە بەڕێزانە پێویستیان بە قسەی زیاتر بوو و پێویستیان بە خۆناساندن بوو کاتێکی من بەشێک بۆ ئەوان ڕووی واتە ئەمن کاتم بە ئەواندا و ئینشاڵڵا ئێوەش دەنجی خۆتانیان پێ بدەن و بەڕاستی ئێمە لە چوارڕیان یا لەسەر ڕێگایەکین کە گۆڕانکاری و چاکسازی گەورە لەم هەرێمی کوردستانە بێتە ئاراوە ئەویش ئەوە کەوتۆتە بەردەستی ئەم خەڵک و جەماوەرە خەڵک دەتوانێت لەم قۆناغەدا گۆڕانکاری گەورە بکە و دەشتوانێت ئەم واقعەوە خۆی بێڵێتەوە زەمن هیوادارم هەموو لایەکمان ئێمە دەنگ بدەین بەرەو سندوقەکانی دەنگ بچین و لیستی ١04 هەڵبژێرین و ئەم کاندیدە بەڕێزانە کە ئێمە متمانەمان پێیانە گومانی باشمان پێیانە ئینشاڵڵا هەمویان سەرکەوتوو دەبن و یەک قسەشم هەیە بۆ خەڵک و جەماوەر بەگشتی خوای گەورە لە قورئاندا بەسەرهاتێکی بەنی ئیسرائیل باز دەکا ئەوانەی کە خراپەیان دەکرد ستەمیان دەکرد تاقمێک بوون و ئەوانەش کە ڕێگریان دەکرد و قەدەغەیان دەکرد و ڕێیان لێ دەکردن تاقمێکی کە بوون لەو نێوانەیدا خوای گەورە لە قورئاندا باسی ستەمکارانی کردووە کە بە سزای خۆیانی گەیاند و پاداشتی ئەوانەشیدا و ڕزگاری کردن لە ستەم و زوڵم کە ڕێگریان لە خراپە و زوڵم دەکرد بەڵام ئەوانەی کە بێدەنگ بوون گوتیان لیمە تەعیدونە قەومەن الله مهلیکهم ئەو معەذیبهم عەذابا شەدیدا خوا بێدەنگی لێکردن باسی نەکردن وەکو بەردێکی وابوون هیچ حسابن لەم کۆمەلگایە بۆ نەکرا جا هیوادارم خەڵک بێ هەڵوێست نەبێ هیوادارم خەڵک وەکو بەرد نەبێ هەڵوێستی هەبێ بۆ گۆڕانکاری بۆ چاکسازی بۆ ئەوە کە لیستێک حزبێک کە خاوەن هەڵوێستە خاوەن مەردایەتیە خاوەن خزمەتە خاوەن کارە خەڵک لە بیری نەکا بۆ ئەوەی ئێمەش دوو قەدەر ئەوەندە سێ قەدەر ئەوەندە خزمەتیان بکەین هەڵوێستمان هەبێ سەرکەوتوو سەرفراز بن ئەمە وەزیری کۆمەڵی ئیسلامی بوو ئەمە وەزیرە سەرکەوتوەکەیە سەرکەوتوو ئەم نوێنەرانە قوتابی دەستی پیاوی مرد و وەزیری سەرکەوتون بەڕێزان هەولێر ئەمڕۆ باوەشی بۆ هەموو کوردستان کردوتەوە شاعیری دەروازەی ڕاپەڕین مامۆستا شەریف وەرزێر لەگەڵتانە پێشوازی تایبەتی لێ بکەن
ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بە دوو پەیامەوە هاتوومە خزمەتتان دەنگدان دنیایەک کارەسات و فرمێسک و ژان و ناسۆر خەباتێکی دوور و درێژ قوربانیدانێکی زۆر لەگەڵ چەندەها ڕژێمی چەوسێنەر و دیکتاتۆر بۆ ژوانی ئازادی بوون بۆ ماچی گزنجی خۆر ئێستاش تا ئەم میلەت و کوردستانە خوێنینە هەمیشە دەستەملانی ئازادی بن لەم ژینە تا تێبشێن ئەوانەی لە کورد لە فێڵ و جەنگدان بە جۆش و خرۆشەوە دەڕۆین بەرەو دەنگدان تا هاوڵاتی بوونی یەکسان لێرە مەیسەر بێ تا چەنجی حزب تا سەر لە قورجی حکومەت بەر بێ تا یاسا و دادپەروەری و چاکسازی ڕیشەیی بێ تا دڵنیایی و متمانەی قوڵ و هەمیشەیی بێ تا گەندەڵی نەمێنێ و قڕی و پڕی بەسەرچێ با مرۆڤی چاک و پاک و قارە شارەزا و دڵسۆز دەرچێ جەماوەری خۆشەویست میلەتی کوردی نەبەرد خاراوی ژان و ناسۆر گەلی قارەمان و مرد هەلی گەورەت لە پێشە و ڕۆژێکە ڕۆژی تۆیە شوان و سەرۆک یەکسانن لە پرۆسەی دەنگدان بۆیە ناوی خودای لێ بێنە و قۆڵی لێ هەڵبماڵە بەرەو سندوقی دەنگدان بیکە بە نرکە و ناڵە دوور لە شەڕ و ئاژاوە و هەڕەشە و فێڵ و تەزویر بیسەلمێنە گەلێکی پێشکەوتووی هۆشیار و ژیر ئێستا کە تۆ شۆڕشی هەڵبژاردنت لە پێشە لە بەرامبەر دەنگداندا هیچ شتێک مەکە بەکێشە ڕۆژانێک شۆڕش و خوێن پێشمەرگایەتی و هەڵمەت ئەمڕۆ شۆڕشی دەنگدان دەستم دامێنت میلەت دەنگت سرۆی هیوایە و نەخشەی دوا ڕۆژ دەشێشێ ناومێدی وەلانێ و هەنگاو بنێ بۆ پێشێ دەنگ ویژدان و هەڵوێستا نەک کاڵا و بەرگ و پۆشاک فرۆشتنی دەنگ و ویژدان خیانەتە بە گەل و خاک دەنگدان شایەتی دان و ئەرک و ماف و وەفایە وریا بە دەنگ و ڕەنگ و ڕەنجت نەچێ بەزایە سزای ئەوانەی پێدا کە گەلیان سووک سزای ئەوانەی پێدا گەلیان سووک و ڕیسوا کرد تۆڵە لە گەندەڵکاران بستێنەوە دەست و برد دەنگ و متمانەی دەنگدەر تاجی شەڕەف و ڕێزە پاڵێوراوی محتەڕەم ئەو تاجە بپارێزە سپڵە دەرنەچی دەخیل دنیا هەڵت نەلووشێ کەسایەتیت بڕوشێت دەبیە سەپانی پوشێ گەر بێت و وەفادار و نەلەخشاو بی و نەلەرزی دەبیە هێمای شانازی و لای خوا و خەڵک سەربەرزی من کۆمەڵی ئیسلامی کوردستانم من کۆمەڵی ئیسلامی کوردستانم لە ئامانجی دواپەیامی ئاسمانەوە نەخشاوە ڕێی تێکۆشانم لە نیگای نیشتیمانەوە بۆ سیمای هەمووان دەڕوانم بە هەستێکی کوردانەوە داکۆچی کاری ئازادی و شکۆ و بەختیاری هەمووانم بە هەوێنی ئیمانەوە دەستی خزمەت و هاوکاری و برایەتی و پێکەوە ژیانم نەناوی بێناوەرۆکم نەناوی بێناوەرۆکم نەکۆی لەی پارە و مەبنەماڵە و میزاج و کورسی و سەرۆکم نەوا بەستەی ئەملاو ئەولاو ناحەزانم نەفرۆشیاری گەل و خاک و نەبازرگان و تاڵانچی نەوت و سەروەت و سامانم نەخاوەنی بیرکردنەوەی سەرچێڵ و هەرزەکارانە و پڕ لە چینە و درۆ و گوختانم نەبەرداشی شکۆی خەڵک و نیشتیمانم
قوتابی زانکۆی جەسووری و قاڵبوونەوەم دژی لادان و ڕاڕایی و چەواشەیی و کاڵبوونەوەم هەڵقوڵاوی ناخی گەرمیان و کوێستانم قوتابی زانکۆی جەسووری و قاڵبوونەوەم دژی لادان و لاڕێیی و دژی لادان و ڕاڕایی و چەواشەیی و کاڵبوونەوەم هەڵقوڵاوی ناخی گەرمیان و شوێستانم دەرسووی شاڵا و ڕاونان و ژانی ئەشکنجە و زیندان و داو و تیرۆر و پیلان و عەزیای تۆمەت و بوختان و جێسەڵ و موشەکباران و شەهیدی و قوربانیدانم من هەڵوێست و مەردایەتیم ڕەونەقی ڕەسەنایەتیم قەڵافەتی کوردایەتیم کاروانێکی پڕ لە داستان و سەروەریم بەڕێوەیە ڕەنگم لە ڕەنجی خاک دەچێ بۆنم لە بۆنی نیشتیمان پەیامەکەم شکۆی هەمواری پێوەیە دەنگم لەگەڵ دەنجی تافگەها و ئاوازە رازم لەگەڵ رازی شەهیدان یەک رازە پەیڤم هەمان پەیڤی دەرونی ئێوەیە لەگەڵ ڕاستی و پاشی و چاکە بوومە هاوڕێ هەنگاوم لە نەسیم دەکاو لەگەڵ هەتا و هاوشێوەیە لەگەڵ لوتکە دەستەملانم سیمام لەگەڵ سیمای قەڵاو منارەدا یەک نیگار و چوارچێوەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵاغی ناوێنەوە بۆ ئێستا و ئایندە نیشتیمان هەمنەوانێ لەژێر ئاڵای من کۆمەڵی ئیسلامی کوردستانم ڕقم لە بێدادی و ستەم دەبێتەوە بە ئاه و خەم و ناسۆری هەر کۆسکەوت و زۆر لاکراوێک وەک نیشتیمان زامی دڵم دەکولێتەوە هاواری لە قەوماوان و جەرگ سوتاوان دەبیستم هەنیسکی گریانی ئەوان لە گوێمدا دەزرینجێتەوە ئازاری پەتای گەندەڵی و قڕی و پڕی وەک مارانگاز جەرگم دەبرژێنێتەوە بۆیە تا هەم ئەم پەیامە دەڵێمەوە وەک مۆم لە ڕێی دادگەریدا دەتوێمەوە ڕقم لە بێدادی و ستەم دەبێتەوە لێبڕاوانە کەوتومەڕێ بە ئیزنی خوا و متمانەی گەل لە شار و دێ بەهاری دادگەریدا دێ قڕی و پڕی دەبڕێتەوە خۆری هیوا دەردەکەوێ هێزی چاکە سەر دەکەوێ بە یەکجاری تۆماری زوڵم و بێدادی دەسڕێتەوە بۆ ئێستا و ئایندە نیشتیمان هەمنەوانێ لەژێر ئاڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی وتی چێو بجوڵێ ئێمە نازوڵێین ئالێرەیە ئەوەی وتی ئێمە لەو مەعدەنەی هەتا زەختمان لێ بکرێ بتەوتر و قایمتر دەبین لێرەیە ئەوەی وتی ناکرێت تایەک تایەی پاسکل بێ و بارت باری ترێ نەبێ لێرەیە ئەوەی وتی کار و پرۆژەی گەورە بە عەقڵ و دڵی گەورە دەکرێ ئالێرەیە ئەو پیاوی مەردە ئەو پیاوی مەردە سیمان نورانی زل و بەرگ و هەڵوێست و شۆڕشەکەی کوردەواری و کوردایەتی و مەردایەتی ئیسلامی کوردستان ئەو لێرەیە لەگەڵ ئێوە ڕابەری شۆڕشێکی پرتەقاڵی دەکا لەگەڵ ئێوەیە بۆ ڕۆژی هەڵوێست وەرگرتن و سەرکەوتن ڕۆژی چنینەوەی بەرهەمی بە گوشتداسوونەوەی زڵم و غەدر و گەندەڵی ئالێرەیە فەرموون ئێوە و پیاوی مرد پیاوی مرد پیاوی
السلام عليكم ورحمة الله وبركاته. همولاك بخير بين زور خوش حالم بديدارتان بجوش وخروش وقرم وقريتان بخير بين يا خوا بتكرا مامۆستایان ڕیشتیانی بەڕێز برایان خوشکان بەتێکرا هەموو لا بەخێر بێن. برایان و خوشکانی بەڕێزی نێو هۆڵەکە و دەرەوەی هۆڵ لە پشت ئێوەشەوە هەموو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێم و تاراوگەش سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەموو لایەک بێت. بەڕێزان بەگشتی ڕووم لە هەموو لایەکە و بەتایبەت خەڵکی شاری هەولێر و دەوروبەری یەک شتان بیر بخەمەوە خەڵکی هەولێر لە مێژ بوو خۆپێشاندان دەکرا کاریگەری خۆی هەبووە بێگومان یەک جار هەولێر تەکانیدا دەسەڵات بە شۆکدا هاتوو ملیدا بووە بەشێک لە حەقی خەڵک. جا ئەمە بیکەن بە قیاس گۆڕانکاری دەبێت لە پایتەخت بکرێت دەبێ خەڵکی هەولێر و دەفەری هەولێر و دەوروبەری و باتینان دەبێ ئەوانیش بجوڵێن هەمومان یەک میلەتین چارەنووسمان پێکەوەیە دادگەری بە قازانجی هەمووانە زوڵم مستەم لە زەرەری هەموو لایەکە. بەڕێزان من چەند خاڵێکی خێراتان دەخەمە بەرچاو. یەکەم کۆمەلگای تەندروست میلەتی ساغ هەرگیز ڕێگە نادا هیچ کەس مافی هەڵبژاردن و دیاریکردنی بەرپرسانی لێزەوت بکات. کۆمەلگای تەندروست ئەو کۆمەلگایەیە ئەو مافەی کە خوا پێیداوە کە بریتە لەوەی بۆ خۆی خاوەنی سیادە و دەسەڵات بێ بەسەر خۆیدا هیچ کەسێک هیچ بنەماڵەیەک هیچ حیزبێک هیچ گروپێک بۆی نییە کە ئەو ئیرادە و مافەی لێزەوتکە ئەوە کۆمەلگای ساغ و سەلیم و ئەوە کۆمەلگای ئازاد و ئازایە. بەڕێزان پرۆسەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شتێکی دابڕاو نییە لە بارودۆخی هەرێمی کوردستان. ئەم هەرێمەی ئێمە بەشێکە لە عێراق لە چوارچێوەی عێراقدایە هەر بۆیە ئەوەی کە لە بەغدا دەگوزەرێ کاریگەری لەسەر ئێرە هەیە ئەوەی کە لێرە دەبێت دیسان کاریگەری هەیە لەسەر بەغدا. ئەگەر ئێمە لێرە تۆکمە و تونند و تۆڵ بین ئەگەر لێرە تەباو ڕێک و پێک بین لەسەر بناغەی دادگەری لە بەغدا ئیحترام و حورمەتمان دەبێ لەوێ دەتوانین مافەکانی خۆمان فەرزکەین لەسەر بەرامبەرەکان. بەڵام تەماشا بکەن ئەو ریفراندۆمە سەقەتەی کە کردمان تەماشا بکەن چ زەرەرێکی بوو چ دەرهاویشتەی خراپی بوون کەواتە ئێرە و بەغداد دووشتی لێکدا بڕاو نین. کاتێک دەتوانین لە بەغدا دەورێکی باش ببینین مافەکانی خۆمان پشەست پێنین کە لێرە تۆکمە و تونند و تۆڵ بین پێکەوە تەبا بین تەبایش لەسەر بناغەی دادگەری نەبێ هەرگیز پەیدا نابێت. بەڕێزان ئێمە پێویستە قوڵتر و فراوانتر تەماشای کێشە و قەیرانەکانی هەرێم و عێراق و تەماشای چارەسەریشیان بکەین. لە ڕاستیدا ئێمە لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا نوێنەرانی ئێمە لە هەموو کایەکاندا لە ئەنجومەنی نوێنەران لە حکوومەت لە هەموو پێگەکاندا ئەگەر لە ئاستی پێویستدا بوونایە ئەگەر بەرژەوەندی گشتیان زاڵ کرد بەسەر بەرژەوەندی حیزبی و تایبەتیدا ئێستا کێشەکانی ئێمە هەروە بە هەڵواسراوی نەدەمانەوە. بەداخەوەکە ئەوانەی کە نوێنەری ئێمە بوون لەوێ زیاتر خەریکی بەرژەوەندیە حیزبی و تایبەتیەکانی خۆیان بوون. بۆیە دەبێ قوڵ تەماشای کێشەکانمان بکەین
قەزیە هەرەوەندە لێ خەڵکێک بچێتە بەغدا وەکو ئەنجومەنی نوێنەران چەند پۆست و پێگەیەکمان هەبێ قەزیە ئەوەیە چێ دەنێری قەزیە ئەوەیە ئەو ئەمانەتە بە چێ دەستپێری ئەمجا من لێرەوە دەڵێم لەم هەرێمی کوردستانەدا وە لە ئاستی عراقیشدا نەبوونی دامەزراوەکان پێشێلکردنی یاسا قۆرخکاری گەندەڵی بە ملیار لێرکردنی کەمینەیەکی بەرجەسە لە حیزب و خزمدا لەسەر حیسابی هەژار خستنی خەڵک و وڵات ناڕوونی لە داهات و خەرجیدا بە پێوەرنەگرتنی هاوڵاتی بوون و مرۆڤ بوون ئەوانە کۆمەڵێک قەیران و کێشە و نەخۆشین دەبێ بنبڕ بکرێن ئەمجار ئەم هەرێمە هەناسەی ئازادی هەڵدەمژێ ئەمجا ئەم خەڵکە چ لە ئاستی هەرێم چ لە ئاستی عراقدا دەتوانین بڵێ کۆمەلگایەکی تەندروستین کۆمەلگایەکین شایستەی ئەوەین کە خوا دەروی خێرمان لێ بکاتەوە بەڕێزان پێویستە چەند ڕاستیەک هەن لە لامان سەلمێنراو بن یەکەم دیوارێک کە بناغەیلار بێ پێویست ناکە خۆی پێوەماندووکەی چەند جار دیوارەکە هەر دروستکێ و هەڵی چنیەوە دەبێ بناغە ڕاست بێتەوە بناغەی حکومڕانی لەم هەرێمەی ئێمەداوە لە عراقیشدا لارە دەبێ بناغەکەی بگۆڕدرێ ئەگەر بمانێ گۆڕانکاری بکەینەوە یەک عرب دەڵێن من جرب المجرب حلت به الندامة ئەوەی شتی تەجربە کرا و تەجربە بکاتەوە پەشێمانی دەچێشێ حەیفە دوای 27 ساڵ خەڵکی هەرێمی کوردستان نەگەی بێتەوە قەنەعەتەی کە چیدی بەزی بە کتچی نەسپێرێ چیدی کە کەسانێک هەڵ نەبژێرێ کە بۆ خۆیان حکومڕانی دەکەن ئەو پەڕەکەی چاویان حیزب و خزم دەبینێ بەڵام خەڵک نابینێ و لە پێش خەڵکیشدا خوا نابینێ دووەم هەر کەسێک هەموو کاڵایەکەی بریتی بێ لە باسی خەڵککردن و خۆهەڵکێشان و بە خۆهەڵاگوتن بزانن کە دەستی لە بنی هەمبانەی بەتاڵەوە دەردەچێت ئێمە دەبێ خۆمان پرۆژەمان پێبێت نەک هەموو ئیشمان ببێتە ڕەخنەگرتن لە خەڵک ئێمە بۆیە باسی واقعی دژوار و نەخۆشی خۆمان دەکەین چونکە تۆ کە نەزانی کوێت دێشێ و دەردت چێ و نەخۆشی چیە ناشتوانی خۆت چارەسەر بکەیت ڕاستیەکی دیکە ئەوەیە کە هەر کەسێک دەستی هەبێ لە پێسپاردنی ئەرچێک بە کەسێک ئەو کەسە ئەگەر باش بێ پشتی دەچێتە هەموو باشەکانیەوە ئەگەر خراپ بێ پشتی دەچێتە هەموو خراپەکانیەوە وا مەزانن با خەڵک و جەماوەرمان وا نەزانێ کە وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچێت ئەوانەی کە بوونە ملیار لێر لەسەر حیسابی ئەم خەڵکە ڕەشوڕوتە لەسەر ئاستی لەسەر بازنەی تەسچی حیزب و خزم ئەوانش کە لە بەرامبەریاندا بێدەنگ بوون و چەپڵیان بۆ لێدان و تەزویریان بۆ کردن و لەگەڵ یاددا بوون لە پشک و بەشیان هەیە لە هەموو گوناح و تاوانەکانیاندا هەروەکو کەسێکیش کە ئەرکێکی پێدەست پێردرێ سەرڕاستانە ڕای دەپەڕێنێ دڵسۆزانە پێی هەڵدەستێ هەر چاکەیەک بکە ئەوەی کە دەنگی پێداوە ئەوەی کە پشتی گرتووە پشک و بەشی هەیە لە هەموو چاکەکانیدا لە کۆتاییدا دەڵێم برا خوشکانی بەڕێز کۆمەڵی ئیسلامی وەکو هەندێک لایەن نییە کە وەکو کارگێک دوای هەورە تریشقەیەک لە گۆڕێ هات بێتە دەرێ و هەڵتۆقی بێ کۆمەڵی ئیسلامی پێویستێ بەوە نییە بە خەڵک بڵێ لێیان بپارێتەوە بڵێ یەک جار ئێمە تەجربە بکەن کۆمەڵی ئیسلامی بە کۆڵێک هەڵوێست و دڵسۆزی و سەرڕاستی و پاچی هاتۆتە مەیدان ئەوەی کە لە خۆی نەگۆڕێ و خوا لێی نەگۆڕێت زۆر جوان دیارە کە کۆمەڵی ئیسلامی لە هەموو کایەکانیدا ئێمە بە سێ ئەندامی ئەنجومەنی وێنەرانەوە دەتوانم بڵێم قورسایی 30 کەسمان هەبووە بە 6 ئەندام پەرلەمانی کوردستانەوە
بە 6 ئەندام پەرلەمانی کوردستانەوە تەماشا بکەن گوێ هەڵخەنداخوا قورسایی چەندیان هەبەوە 6 ئەندامی ئێمە بە 2-3 وەزیر و بەڕێوەبەری گشتی و قایم قام و درناحەیەکەوە تەما گوێ هەڵخەنداخوا خەڵک و جەماوەرێک کە ویژدانی هەبێ چۆن باسی ئەندامان و بەرپرسانی ئێمە دەکا خەڵک دەبێ بزانێت بە کەمی لە زۆری بگا ئەمە ئەگەر بە 2 وەزیر ئەوەندە بتوانین ئەگەر بە چەند ئەندامێکی ئەنجومەی نوێنەران ئەوە بڕشت و بەرهەممان بێ ئەگەر بە چەند ئەندام پەرلەمانێک ئەوە بەرهەممان بێ دەبێ ئەگەر ئاومان زیاتر لە دوا بێ و خەڵک زیاتر پشتیوانیمان لێ بکە بەتەکید پڕشت و بەرهەممان زیاتر دەبێ و ئەو کاتەش ئێمە غیرەت و موسڵمانەتیمان لێمان قبول ناکە لە واقعیشی پرستەم و گەندەڵیەوە ڕامێنین تێوە ڕانامێنین بۆیە ئێمە چاوەڕوانیمان لە خەڵک و جەماوەری کوردستان بەتایبەت هەرێمی کوردستان ئەوەیە کە پشتمان بگرن بۆ چەسپاندنی دادگەری بەرپرسان و ئەندامانی ئێمە با خەڵک لیان بپێچێتەوە و لیان ورد بێتەوە بۆ خوا ژیاون و بۆ خەڵک ژیاون لەو موچەش کە پێیان دراوە وەکو کاکزانە ڕۆستایی ئاماژەی پێدا زۆربەی لیان وەرگیراوەتەوە خۆتان ئاگادارن پێویست ناکە من بچمە نێو جوزئیاتەوە کاتێک کە خەستەخانەی بەخشین ئیفتتاح دەکرا بەرپرسێکی ئەم وڵاتە لێی پرسییم مامۆستا ئەوە چۆنە ئەو خەستەخانەی بەخشینە ئەو هەموو کار و چالاشیانەی کردوون ئەوە هی وەزارەتێکە پێی هەڵسەیە ئەوە چۆنە گوتم ئەوە سیرەکەی ئەوەیە و نهێنیەکەی ئەوەیە برای بەڕێز ئەوەندە پارەی خێرخوازان کە هاوکاری بەخشینیان کردووە بەدەستی ئەمینەوە بووە کەمیش پارەیەکی کەمیش بەدەستی ئەمینەوە بێخوا بەرەکەتی دەخاتێ بەڵام پارەی هەموو نەوتی هەرێمی کوردستان بەدەستی ناپاکەوە بێبەرەکەت دەبێت من لە کۆتاییدا دەڵێم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە ئیلهام وەرگرتن لە قورئان کە خوا دەفەرمێت ئین الله مع الذین اتقوا والذین هم محسنون بێگومان خوا لەگەڵ ئەوانەدایە کە پارێز دەکەن و چاکەکارن پارێز دەکەن وەکو بینی خۆیان و خوا چاکەکارن لەگەڵ خەڵکی خوا مسلمانەتی لە دوو شدا خولاسە دەبێتەوە خواپەرستی و خەڵک دۆستی بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کەسانێک لە ئێمە کارێکیان پێدەست پێردرێ بە عیبادەت و تاعەتی دەزانن خزمەتی خەڵک و وڵاتی خۆیان بکەن بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە فەرق بکەن بە مسلمان و نامسلمان ئیسلامی و غەیرە ئیسلامی فەرق بکەن بە عەرەب و کورد فەرق بکەن بە ڕەش و سپی هەر کەسێک دەبێتە نوێنەری خەڵک و وڵات لە ئەنجومەنی نوێنەران یا دەبێتە وەزیرێک هەر پۆستێکی پێدەست پێردرێ پێویستە بەرامبەر بە هەمویان لە یەک مەسافەدا بوەستێ خۆشی بە خزمەتکاری هەمویان بزانێ ئەوە بەرنامەی ئێمەیە ئیدی تۆپ لە ساحەی خەڵکدایە لە کاتێکدا بەرپرسان هەڵدەبژێردرێن تۆپ لە ساحەی بەرپرساندایە تۆپ لە گۆڵی بەرپرساندایە چۆن مامەڵە دەکەن بەڵام ئێستا تۆپ لە ساحەی خەڵک و جەماوەردایە چ جۆرە بەرپرسانێک هەڵدەبژێرێ متمانە بە چ جۆرە نوێنەرانێک دەکا ئەوانە نوێنەرانی ئێمەن ئەوانە کاندیدەکانی ئێمەن ئومێدم وایە کە تەجربەکرا و ئەزمونکراون ئومێدم وایە متمانی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانیان پێ بدرێ سەربەرزانە بچنە ئەنجومەنی نوێنەران و لێش نوێنەرایەتێکی سەرڕاستانە و دڵسۆزانەی ئەم خەڵک و جەماوەرە بکەن تاکو بتوانین گۆڕانکاری هەم لە هەرێمدا هەم لە ئاسی عراقدا بێنی نەدی گۆڕانکاریەکە ببێتە هۆی چەسپاندنی دادگەری و لابردنی زوڵم و ستەم و چینایەتی و گەندەڵی وەسەلام عەلەیکم ورەحمەت الله زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس ئێمە ئەلبەتە هەر بۆ خۆی گەرمە کەمەت حیشم دەکەن هەرێک جاری عارەقتان پێکردم بەڵام ئێمە گەر مەردایەتی و شتێکی چاکمان هەبێ بخۆ فەزڵەکەی هەمووی قورئان و سونەت و ئیسلام و پابەندیە بە شەریعەتەوە خوا یارمەتیماندا زیاتر پابەندی بە شەریعەتەوە بۆی مەردایەتی و ئازایەتی و جوامێری و دڵسۆزی و ڕاستی و ساغیمان تێدا زیاد بێت وەسەلام عەلەیکم
بەردەوام بن پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد بە چەپڵەکانتان پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد پیاوی مرد لیستی ژمارە 104 مێژووی خەباتی شاخ و شار بگۆڕی پاییز بە بەهار پارێزەری مافی هەژار لیستی کردار 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 لەژێر دوشمی دادگەری هەنگاو بۆ یاسا سەروەری ئاسۆی ڕوونی بەختەوەری ئەی شوێن کەوتووی محەممەدی پێغەمبەری دەنگم بۆ تۆ تازی سەری دەنگم بۆ تۆ تازی سەری لیستی پەرێز پاچی کۆمەڵ لە وڵاتێکی پڕ لە مەتەڵ پاککەرەوەی چەم لە چەقەڵ نێزەی جەرجی خەڵکی گەندەڵ وڵات لەسەر بیری نەوت دەسەڵاتیش لەسەر بیری چەوت میلەت دەناو چوو قوروفەت گەندەڵکاران باریان کەوت ناوچیان کەوت نوێنەرانمان لە پەرلەمان بن لە نێو خەڵک بن لە شەقام بن لە هەر کوێیەک بن خزمەتکاری ئێوەن پێشوازی دەکەین لە ڕەمزی بەرخودانی بادینان پێشوازی دەکەین لە ڕەمزی کۆڵنەدان لە بادینان سەیدا عەبدوستار کە بە خوێنەکەی بەردەوامیدا بە لیستی دادگەری پێشوازی لێ بکەن کۆمەڵی ئیسلامی کوردستان بسم الله الرحمن الرحیم خویش کبرایان اگر از رمز برخودان آبادینان بم باش و باش زانن از بر همه کارگاه به عزت و به غیرت کمان اسلامی با گر بپرسن کاز کیما گر بپرسن کاز کیما از بیانم از جیانم خدا نه دستک اسپیما خمخور ما فکردانم شورشا پرتقالیما ترسو گندل کارتانم شورشا پرتقالیما ترسو تا گندل کارانم از پاش رو جوی ویما آبونان هجارانم مرکا خاکی و خومالیما دنگ و رنگ شهیدانم خورا گروک تیاییما خورا گروک تیاییما دجما فید و ندانم برکتا ملتیما بوالادی از بارانم هر جا رو ایتیما دست ملک رو دکتوانم بو دست کردان آواهیما پاش روژا وانده دانم از کوملا اسلامیما از کوملا
چێ بۆ گەلی کورد ماندوو نەناسە و ئیسلامی پێیە هەڵی بژێرە چێ بۆ نەوەی کورد ساڕێژی زامە و پەیامی پێیە هەڵی بژێرە چێ بۆ ئەم گەلە بە کوڵ دەسووتێ وەک چرای هەڵبوو هەڵی بژێرە چێ بۆ ئەم خەڵکە چێ بۆ ئەم خەڵکە خەمی ئایندە و ئێستای لە دڵ بوو هەڵی بژێرە هەڵی بژێرە ئەوە کۆمەڵی ئیسلامیە ئەوە کۆمەڵی ئیسلامیە لیستی 104 هەڵگری دروشمی ئیسلام خوازی و میلەت پەروەریە لەگەڵ پاچی و ڕازگۆییدایە لە خراپە و گەندەڵی بێبەریە لە خراپە و گەندەڵی بێبەریە من دەنگ بە تۆ دەدەم من دەنگ بە تۆ دەدەم ئەی لیستی 104 ئاخر تۆ جێی متمانەی تۆ لەوە شایستەتری خەباتی نەپساوە و ئیسلام خوازیت بەسە بۆ ئەوەی بڵێم بڵێ بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئامادەبوانی خۆشەویست بینەران و بیسەران لێرەدا دێینە کۆتایی ئاهەنگی لیستی سەرخستنی 104 کۆمەڵی ئیسلامی بەڵام شۆڕشی پرتەقاڵی هەر بەردەوامە هەر بەردەوامە بە گڕوتێنی ئێستاوە بڕۆن بۆ سەر سندوقەکانی دەنگدان بژی پیاوی مرد 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 لیستی راستی و دادگەری کاروانی سەفەری وێ بۆ دنیای بەختاوەری دەم نەدەم بە 104 لیستی راستی و دادگەری کاروانی سەفەری وێ بۆ دنیای بەختاوەری یەک بۆ یەک تا پەرستی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم یەک بۆ یەک تا پەرستی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم ڕۆژەنگ بدە و بزانە ئەم لیستە ماپی تۆیە ئیستیداد و یەکسانی ئازادی تاک و کۆیە تا بە زەبری 104 گەندەڵی و ستەمکاری بخەینە گۆڕی مەرگی ئەمیشەیی و یەکجاری بۆ ئێستا و داهاتوومان ئەم لیستە شانەزیە هیوای دووە ڕۆژی گەل و دەستپێکی چاکسازیە دەبا هەموو پێکەوە دەنگ بدەین بە 104 بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار وام جارەش دێمەوە بۆ سەر سندوقی دەنگدان هەڵدەبژێرم نوێنەری ڕاستەقینەی پەرلەمان دەم نەدەم بە 104 لیستی ڕاستی و دادگەری کاروانی سەفەری وێ بۆ دنیای بەختاوەری
دەدەم بە سەو چوار لیستی ڕاستی و داغگەری کاروانی سەفەرێ بۆ دنیای بەختاوەری یەک بۆ یەکدا پەرستی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم یەک بۆ یەکدا پەرستی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەژنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی سەد و چواری دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەژنی باوەڕێکی ڕاست و پاچی مەردی بتوێن و پشدەر و مەریفەتی هەورەمانی گەنجی ڕوولا خۆی هەولێر و چاوی سەوزی بادینانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی لە شوێنی کامەری کورد و وەرسی داد و دادپەروەرین بەڵێ ئێمە سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین ئێمانەوای ئەم ڕابوونای بارانی میهر و بەخشینی دەستی کار و کرێکارین هێز و هیوای دیل و ژینین ئێمانەوای ئەم ڕابوونای بەرانی میر و بەخشینی